ئایزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش خۆشحام جاشتی لەگەڵ ئێوەی عزیزان بۆ پێشکەشکردنی بەرنامێشتی لە ڕێگەی کەناڵی هیواوە. ئەم بەرنمەیەمان گفتوگۆیە لەگەڵ هاوڕێی عزیزم عومەر خەتات سەبارەت بە وتارێک کە بە هەمان ناونیشان نووسیوێتی. زۆر سپاس عومەر گیان، ئەزانم سەرباری سەرقاڵی و هەنێک کەمێ سترێسی ئەمڕۆ، بەڵام سەرنجام ئامادەی بەرنامەکە بووی. زۆر سپاس بۆ ئەوەی کە ئامادە بووی لەگەڵ من بەشداروی لەم بەرنامەیە. سواس بۆ تۆ شەماڵگیان و من سپاس دەکەم کە ئەمڕۆ دانێشکران بۆ قسەکردن لەسەرم بابەتە. سپاس بۆ تۆ بۆ کەناڵی هیوا و حتمەن هیوادارم هەمیشە بەردەوام بی. سەرکەوتو هەر بژیت. من دیارە بەر لەوەی کەوا بچمە ناو باسەکانەوە پێم خۆشە بە بینەرانی ئازیز بڵێم ئەوانەی کە بینەری بەرنمەکانمانن لە ڕێگەی خۆیانەوە لیچێن بەرنمەیە شەیر و بڵاو بکەنەوە تا بینەرانیشی زۆرترم بەرنمەیە ببینن و هەروەها ئەوانەشی کە تا ئێستا کەناڵی هیوایان لەسەر یوتوب سەبسکرایب نەکردووە و کارە بکەن، بۆ ئێمە بە ئەرزشە. و ئەگەر لە دەرەوەی وڵاتی سەری بینەری ئەم بەرنمەیەن داوامان وایە کە لە ڕێگەی یوتوب بۆ بینەری بەرنمەکانی ئێمە بن، ئەمە بۆ ئێمە باشترە. بەرحاڵ دیارە باسەکان و بەرنمەکانمان لەسەر پەیامەکەیەوە جانان زۆر بوون، تا ئێستا پێم وایە بە نزیکەی 6 بەرنامەمان ئەنجام داوە لەسەر ئەم بابەتە و دیارە ئەمە ئەیهێنێ لەبەرەوەی ئەم پەیامە بە جۆرە لە جۆرەکان بوو بە ناونیشانی ئاڵگۆڕێکی و وەرچەرخانێکی گرنگ لە خۆرهەڵاتی ناوەڕاستە. ئەم پەیامە بە جۆرێک گرنگ بوو کە تەلەڤیزیۆنی ڕسمی سوید، تەلەڤیزیۆنی ڕسمی ئەڵمانیا، گەلێک کەناڵی تری بڵێن تایبەت و ئەوانە لەسەر تاسەری دنیای ڕاستە و خۆم پەیامیان نەقڵ کرد. کۆتایی هێنان بە شەڕ و کوشتارێکە بۆ ماوەی زیاتر لە 40 ساڵە وابێ بە 40 ساڵ بەردەوامە، خۆ زیاتر لە 40 ساڵە بەردەوامە و زیاتر لە هەزاران کوشتاری لێکەوتوتەوە و قڕکردن و هەندێک تاوانی جەنگیشی لێکەوتوتەوە لەلایەن ڕژێمی تورکیاوە. کۆتایی هاتن بەم دۆخە هەمیشە و دایم ڕووداوێکە کە لەگەڵ پێشوازی بەرەوە ڕۆ بێ و ئەو ئاڵوگۆڕانی لە دنیاشە ئەمڕۆ لە ئارادان کە خۆرهەڵاتی ناوەڕاستی ژێشێکە لە مەیدانە سەرەکیەکانی ئەم گۆڕانکاریانە بەم هەنگاوەوە و بەم پەیامە کاریگەری بەخۆیەوە بینی. بەڵام بەرحاڵ هەرێک لە گۆشەنیگای خۆیەوە ئەم بابەتەی تاوتوێ کردووە. ئەوەی کە من تا ئێستا سەرنجی ڕاکێشا بم وتارەکەی تۆ هاوڕێ عومەر پێم وایە بێ زۆر بڵێن شامیلە یاخود زۆر بڵێن قوڵترە لە ئەو وتارانەی کە سەبارەت بەم بابەتە من تا ئێستا بینی و من ینی نەک تەنها سەبارەت بە کاریگەری سیاسەکانی شوتەتە سەر بنەما ئایدۆلۆژیەکانی بنەما فکریەکانی و هەنێ مەسایل دروژان و کە لە شوێنی ترا باز نەکراوە. جا بۆیە من بە پێویستی زانم کە بە پێویستم زانی کە تیش بخەمە سەر ئەم وتارە بە تایبەتی و هەوڵ بدەم هەندێک لەو لایەنان لەو پرسیارانەی کە بۆ بینەرێکی ئاسایی دروست دەبێ و بۆ خۆم دروست بۆ ئەوانە لەگەڵ تۆ مەطرحی بکەم تا بتوانی ئەوەی کە لە وتارەکەیا وتراوە تاکیدی لەسەر بکەیەوە ئەوەشی کە نەوتراوە فرسەتی ئەوە هەبێ کە لێرەیە ڕۆشنایی زۆرتری بخەیتە سەر وتارەکە. بەوە دەستپێکاکان پەیامە بڵاو بۆتەوە و لە زۆر لایەنەوە هەڵوێستی لە بەرامبەرا گیراوە، بەڵام تۆ ئەم پەیامە خود ئەم هەنگاوت بە درێژەی هەمان ئەو میتۆدۆ هەمان ئەو سیاستانە زانیوە کە یاخود ئەو دنیابینیە زانیوە کە ئەو جالان باوی درێژ تەبلیغی کردووە. پێم خۆش سەبارەت بەوە کەمێک ڕوونکردنەوە بدەیت چۆن ئەمە. زۆر باشە. ڕاستێکی کە پەیامەکە ئێتە دەرەوانە و سەدایکی گەوری لێبێتەوە. حتمەن تۆ ئیشارەت بە چەند هەوڵە کرد کە مەسەن دەوڵەتی سوید، دەوڵەتی ئەڵمانیا، فەڕەنسا ئەمانە و پەیامەکانی بەڕاستە خۆ بڵاو کردەوە. پەیامەکە کە ئێتە دەرەوە بەرحاڵ نەوع جۆرێک لە شۆک دروستە لای تەواوی خەڵکی کوردستان، بە تایبەتی خەڵکی کوردستان، جۆرێک لە ناومێدی بەشێک لەوەی کە خەڵک ئەینووسێ، جۆرێک لەوەی کە ئەمە ئاش بەتاڵێکی ترە، داخێک و سوزانم پێناخۆشبوونێک لای زۆر بەی زۆری ئەوانەی کە تەناوسی سوێنیداشە مەسەن
قسەیان لەسەر کردووە بە زۆربەی زۆری بە تایبەتی خەڵکی کوردستان و دیارە و من کە پێشی بچمە سەر ڕیشەکانی پەیامەکەی ئوجەران کە لە 30 ساڵی خوێندنەوەی بۆ مەسەلەن نەتی ئەوەی کە ئێستا لە پەیامەکە هاتووە و لە پەیامەکە بانگەوازی بۆکە من دامناوە بە کە ڕیشەیەکی هەیە ئەگەرێت بۆ 30 ساڵی ئایندا 30 ساڵی ڕابردوو و لێرەوە سەرچاوە بەڵام پێشەوە من هەتا ویستبووم وەڵام بەوە بمەوە کە ئەم خەمە بۆ خەڵک بۆ خەمیتی بۆ ئەم خەمە قورسە دایگرتەوە پێی وایە کە ئەمە ئاش بە پاڵەوە پێی وایە کە ئەمەی ترش کورد بێ کەس ئەبێت و بەشێک وەڵامە بەمە لە سیاقی وتارەکە بەشتریش وەڵامە بە تەسەورێکی ترکە لای بەشێک لە کۆمیستەکان هەیە کە ئەمە کۆتایی ناسیۆنالیزمی کوردە و کۆتایی شۆڕشی چەکارەوە هەوڵم داوە جواب بم دوانە بمەوە هەر لە سەرەتاوە من نەتیجە گیرێکم داوە کە ئەم دوو تێڕوانینە بۆ پەکەکە نادروستە و ئایدۆلۆژیە و عاتفیە و لە سیاقی بابەتەکە سەری ئەوەی بگەڕێمەوە سەر پرسیارەکەی بەڕێزت پەیامەکە کە دێت باسی یەکەم بەوە دەست پێکا کاڵە ئێمە بەشێ بووین لە بزوتنەوەیکی سۆسیالیستی کە سەدەی بیستی لە قاڵبدا بوو و ئێستا ئەم بزوتنەوەیە ئەم بلۆکە بەندیە ئەمە نەماوە و ئێمە ئێستای تر بەشێک نین لەمە و لە دوای نەتیجە شایەتە سەر ئەوەی کە ئێمە و تورک هەمیشە برابووین و ئێمە ئەتوانین بە دیموکراسی وەڵامی کێشەکانمان بینەوە کۆمەڵگەی دروستکەین کە دیموکراسی تێدا باڵا دەست بێت و برایەتی کورد و تورک تێدا ئاوەر بوو کۆتایی بێت بە ستەمێک کە لەسەر خەڵکی کوردستانە بەڵامی تر لێرە 1000 ساڵە برای پێکەوە بۆی تر مێژوەکە زۆر 1000 ساڵی کوشتن بڕین هەیە و داگیرکاری هەیە مەرحاڵ ئەمە بەڵام لە ئەژڵێ ینی شەرتی بۆ داناوە مەسەن شەرتی ئەمە ئەوەیە کە دەوڵەت لەو یاسانێک کە هەیەی لە دەستوری وڵات کە دایناوەخت و کورد لە دووبی بنەوە ئەمانە لە پەیامەکە دیارەکە بێ دەوڵەتیش هەنگای بنێن بۆ پێشەوە بۆی ئێمە شتوانی کۆنگرێ بکەینەوە و هەتا شەرتیشی داناوە بۆ پەکەکەی هێزی چەگاری پەکەکە کۆنگرێ خۆتان کە بنەوە تۆپەکەی خستە باوشی ئەوانیشەوە و لە نەتیجەیە ئیتر دەرەکەوێت کە هەمووی ئەگەرە ینی ئەگەر ئەمە بوو ئەوواکرد ئەگەر ئەمە بۆ واکرد ئەگەر ئەمە بۆ واکەن ئەگەر ئێوەواتان کرد هاتنە پای ئەم بە دانیشتە ئەکرێ ئێمەش دانیشتی خۆمان بکەینەوە و ئەمانی شەرتیان ئەوەیە کە جەلان ئازاد کرێەوە لە کۆنگرە بەشدار بەهەڵ قورسە یعنی پرۆسەکە قورسەوە بەڵام ئەوەی لە پەیامەکەی هاتووە کە دروست ئەبێ من دیسان لە عینەکە بۆی ڕۆشنکەری زیاتر بم بە بەحسەکەی خۆم چوومەتە سەر مێژووی پەکەکە چۆن پێکات پەکەکە یەکەم جار کە پێگێت یەکەم بانگەوازی ڕزهینە ڕزگارکردنی کوردستانەوە پێکەنانی هینە دەوڵەتی سەربەخۆی و ئەمە یەکەم کوردستان کۆلۆنیلایز کراوە ئەم دەوڵەتانە دەوڵەتی کۆلۆنین ئەوە لە ئەنجامی ئەمە ئەنجامت بەرەنجامی چییە مثلا ئێمە ناتوانین هەر قەڵان بڵێن ئۆکەی ئەمە ئۆکەی پەکەکە بەشێ بوو لەو بزوتنەوەی ترکە بەشێ بوون و بەشێ بوون لە خەتێکی سیاسی دیاریکراو کە بلۆکبندێکی جیهانی تەقسیمی کرد بوویان و تا تۆ بۆە سۆسیالیسم هەتا ئەگەر ناسیۆنالیستی بیت وە بەرگێکی سۆسیالیستی لەبەرا وایە بۆیە ئەم بەرگە لەبەرەکە و نابەناچاریش لەبەریەکە بەڵام نەتیجەی ئەوە نییە کە حتا من ئێستا پێم وایە نەتیجەی ئەوەش نی هەتا ئەو حیزبانەشی کە لە فەلەکی هەتا ناسیۆنالیزمە خولاونەتەوە بەرگێکی سۆسیالیستیان لەبەر کردووە نا نەتیجەیەکی مەوزوعی تری هەیە جەدەلی تری هەیە لەسەر مناقەشاتێک کە ناو چەپی تورکیا لە هەفتەکانە ئێتە ئاراوە لەسەر پێگەی کوردستان ئەمان ئەو کاتە پەکەکەنین ئەمان ئەو کاتە کۆمەڵەیەکن پێیانەوتر شۆڕژگەڕانی کوردستان کە نیوەی زیاتریان تورکن ینی و لەگەڵ چەپی ئەو کاتە ئەکەونە لە پاشی ئەو کە ئایا موقعاتی کورد لە تورکیا چیەوە ئەمان پیان وایە کە کوردستان کۆلۆنیالیزە کراوە تەسەوری چەپی ئەو کاتە ئەڵێ نەخێر تورکیا بەخۆی ینی کۆلۆنیالیزم یعنی پەیوەندیەک لە بینی وڵاتێکی کۆلۆنی کرا و کۆلۆنیالیزە کراودا تورکیا بەخۆی وڵاتێکی کۆلۆنیالیزە کراوە بۆیە ناکرێت پەیوەندێکە پەیوەندی تورکیا و خەڵکی کوردستان پەیوەندێکی کۆلۆنیالیزە کراو بێ ئێمە دەکرێت
لەسەر ئەساسی خەباتێکی چینایەتی خەباتی خۆمان بەردەوامین ئەو کاتە کرێکارانی تورکیا ئەتوان مەسلەی کورد حلکەن. ئیتر لێرەشەوە دیستان و جاریشکە نقاشاتێکی وایەتە پێشەوە کە ئێوە هەرڵێن تورک ئەی بۆ ناڵێن کوردیانی بۆ نمونە ئیتر ئەمان پێیان وایە کە ئێمە هەر نامانەوێ ڕزگاریشی پۆست کۆرۆنالیزمی بەدیبین ئەمانەی ڕزگاریی پۆست سەرمایه‌داری بەرحاڵی قاشەکرد لێرەوە ئێتە پێشەوە لەگەڵ شەپی ئەو کاتەوە بەکەکە درێژە بەخۆی ئەیاوە لە ساڵی 1970 بەرحاڵ دروست ئەبێ جا ئەم نقاشە ئەگەر تۆ ئاگادار بی لە کۆنگرەی دوی کۆمەڵەش کۆن ئەو کاتە لە کۆنگرەی دووش کۆمەڵەش سەری هەڵا ئەو کاتە هەر دووخەتە هیچیان ئازادکردنی کوردستانی ئەبەستەوە بە سۆسیالیزمەوە و هەرو کاتە پێمان مەسۆ حکومەتیش ڕقمەی لە ماگرێڵێ نایەوە ناکرێت ئەوە وەکواتەکەن لە قاشی خۆتن مەسەلەی کورد مەسەلەیەک بە حلکرێت چارەسەر بەرحاڵ تەفسیراتانە دوایی چی لێ هات و چۆن گۆڕانی بەسەرها و جۆرێکتر بەڵام مەسم ئەم نقاشاتانەش لەناو کۆمەڵەشە پێم وایە هەمان ئەو نقاشاتانێک کە ناو شەفران و لە تورکیایە هەبووە بەرحاڵ پەکەکە ئاوا دەیهێنێت تا بلۆکی شەرق ئەڕوخێ ئەو کاتە لەنەوە دەکانەوە سەرەتاینەوە دەکانەوە پەکەکە ئەوەی کە خۆی پێڵە پەرەدایم ئەو بە کوردی پێڵان ڕوانگە پەرەدایم ڕوانگەیە پارادیم لە هەتا لە جیانبینیش زۆرترەوە گەورەترە لە جیانبینیش گەورەترە پارادایم ینی تر تەنانەت پرسیارەکانی شت بۆ تەعینەکانەکەوەی کە ئایدۆلۆژیاش بەڵێ گۆڕانی ئایدۆلۆژیاش فراوانتر و بڵین گەورەترە بەڵێ لێرەوە بەکەوتنی بلۆکی شەق و حتمما گەشتنی ئوجەلان بۆ تەسەوری کە هەم دەوڵەت یەکێک لە مشکلە گەورەکان کە لە بەردەم بەشەریەت و ئازادی خوازیە و ئازادیدا ڕێگرە و بۆیە پێ ئەگاتە ئەو نەتیجەی کە ئێمە خەبات ناکەین بۆ کوردستان ئێمە خەباتەکەین بۆ کۆمەڵیەکی بێدەوڵەت و یعنی ڕوخانی بلۆکی شەق و شکستی استراتیژیەتی ڕزگاری نیشتیمانی لای پەکەکە ئەیگەێنێ بە پەرەدایمی دووەم کە لە دروستکردنی کۆمەڵگەیەکی دیموکراسی یەکسانی بینی ژن و پیاوی تێدا بەقرار بێ دادپەروەریتیا بێ دەوڵەت نەبێ ئەکرێ ئەمە لەمەڵ دروستکەین بۆیە پەیامەکەی کە دێت لەسەر دیموکراسی قساکەتوانەوە کاتێکم جاری من پێم وابوو تەسەورێکی خراپی هەیە لەسەر دیموکراسی بەدەر لە تەسەوری خراپە باش لێرە و سەرچاوەگرێکە پەکەکە لە ناودەکانەوە ئیتر بە شوێن پێکەنەی یەکاتنی دەوڵەتی سربەخۆنیە بەڵکو بەپێی وەکو شەپێکی توانی بڵێ ئەنارشیست و هەتا یۆتۆپیست خەریکی بەدەستێنان دیموکراسیکردنی کۆمەڵگەیەکە کە تێیدا هەم چەسانوی جندەری نەمێنێ و هەم تێیدا دەوڵەتیش نەمێنێ و لێرە و دادپەروەری کۆمەڵایەتی ئەکرێ بەدی بکرێ لە ڕێی قبوڵکردنی یەکتریەوە ئەمەیە ڕیشەکەی کە ئەگەر تۆگە پرسیاری تر هەبێ من نەتوانم چینەسێ زۆر باشە لەم پاسانەیە کە کراوە لەو نامەیە ئاماژەت بە نامەیەکی ئۆجالان کردووە کە بۆ کۆنگرەیدا نێراوە من بەش بە حاڵی خۆم تا ئێستا ئەگاداری ئەو نامەیە نەبوو و پێم وابێ باسی ڕیال پۆلیتیک بۆ معنای کە لەوێ هاتووە بەو ناوە هاتووە زۆرتر ئاماژەیە بەمە کە پەکەکە خەریکە بە حساب بە معنای چۆن بڵێن بەرتەستی وشەکە خەریکە سیاسەتەکە و ئەمە بەشێکە لەو پرۆسە سیاسیە و ئەمە بەشێکە لەو خوێندنەوەی کە هۆجالان بۆ دۆخەکەی کردووە ئەو نامەیەەوە بە ئەو بەشانی کە تۆ لەو نامەیە عەرز کردووە لەوێ بۆ من بەڕاستی جێگەی سەرسوڕمان بوو کە هەستەکەی کە باسەکە لە باسی بەسەلەن ئارمان خوازی ئامانج خوازی بۆ نمونە چۆن بڵین بە گەیشتن بە ئامانجێکی دیاریکراوی نەتەوەیەک بێت چینێک بێ یا هەر گروپێک بێ ئەوانە داکێشراوەتە خوارەوە تا ئاستی سیاست کاری بۆ سەرخستنی جوڵانوەیەک و بزوتنەوەیشی دیاریکراوە بەدەر لەوەی ئێران چۆنە بەسەلەن ئێران چۆنە ئەمریکا چییە ئیسرائیل چییە ئەوە چی و ئەوانە زۆرتر ئەمەیە و هەتا ئەو میتودانشی کە تیا بەکار هاتووە زۆر من بیری ئەو خۆش لەوە باسە کردو بە جۆرێ لە جۆرەکان
لە تیوری پلانژێڕێت دنیا هەموو بەدەستی جوولەکەەوە جوولەکە هەرشێکی پێوێ ئەیکات و ئەوانە ینی هەندێک جار کە دەیت پەیامەکانی ئۆجالانەوانی کە لە زیندانەوە دێت و بۆ خەڵگەدرێ ئەوانەی خوێنیتەوە شتێکی تر بەدیەکە شتێکی تر ئەبینی بەرحاڵ ئامانج خوازیەک لەمەیە هەیە بە جۆرە لە جۆرەکان هینەکەی بەڵام ئەم نامەیە من بەش بە حاڵی خۆم نازانم چۆنی هەستەکەی ئەمە واقعێتی شتەکانەوە ئەمەی کە ئەوترێت بۆ خەڵکو بۆ جەماورەوانە ڕیتۆریکە یا مەسلەکە پێچەوانەیە ئایا ئۆجالان لە ناو پەکەکەیە ئیشکالاتێکی دیاریکرا و معەنی هەیە کە ناتوانێت بە ئامانج خوازی قەناعەتیان پێ بکە مەجموعەیەکدا بڵین فۆنکسیۆنی معەن و دیاریکراوە لە ناو پەکەکەیە کە ئێبێ بە ریال پۆلیتی قەناعەتیان پێ بکە بڵێ مەتان لە قازان جایە ئەگەر ئاوا بکەن سەرەکەون ئەگەر ئاوا بکەن مەسەلەن نفوستان زیادە بێ کامیانە ینی بۆ من بەرز بە حاڵی خۆم ئەوە سوالە من نەزانم کە ینی سەرباری ئەوەی کە لە ڕووی ڕیشەیەوە وەکو تۆ وەکو ئەوەی کە تۆش لە وتارەکەتە هاتووە لە ڕووی ڕیشەیەوە من اختلافی تاوم لەگەڵ من هەجێت و بیرکردنەوەی کە پێوتێ پارادایم ناڵێن پارادایمی پەکەکە من لەگەڵ پارادایمی پەکەکە مشکلم هەیە نەک لەگەڵەوەی سیاسەتی ئەم ڕۆی چۆن و هی دوێنێ چۆن بۆ هی بەیانی چۆن و فانە ممارەسێکی و فیسارە ممارەسێکیە بەڵام لەم خاڵە دیاریکراوەیە من دەرگیری پرسیارێک بووم لەگەڵ خۆمە کە ئایا کامیانە حەقیقەتی ئۆجالان ئەوەیە کە لەو نامەیە بۆ کۆنگرە هاتووە بە ئەندامەکانی لێ بڕۆن لەگەڵ فلانە هێزار ڕێبکەون و من ئێرانە ناسم و 5 ساڵ کاوکاریمان کردو بەیەکەوە و من ئەمریکا و ئەوانە پێویستیان بە ئێمە لەبەرەوەی ئێمە نەبین ئەوان وا ئەبن ینی هەستەکەی باسی مامەڵەیەکی سیاسی دیاریکراوەکە شتێک لەو بابەتانی کە ترامپ پێڵێ ڕۆژانە ئەنی من بەڕاستی لەو مستەوایە بینیم زۆر مستەوایشی ریال پۆلیتیک ناڵێم نزم ینی مستەوای سیاست جیاوازە لە مەسەلەن ئایدۆلۆژیا هەیە نەخشەی سیاسی هەیە ئەوانە بەڵام وەختێ دیتە سەرەوەی کە تاکتیکی خۆت لەسەر ئەساسی بنەمای ئەوەی کە چی بە قازانجە و چی سەرنجام نفوزم زیادەکە و ئەوانە بێنیتە سەرە و ئاستە ئیترەمە ڕێگە و ریال پۆلیتیکەیە کە توێڵی کە پەیوەندی بە سیاسەتێکی ئامانج خوازانەی شۆڕژ جێڕان و ئەوانەوە نییە پەیوەندی بەوە هەیە لەم بازاڕی سیاسەتەیە من چۆنی بەشێکی گەورەتر پێوە دروست وایە بە تەسەوری من بە ڕوانگەی من ئەوەی کە ئەو خۆشی ئەڵێ ئەسەر دنیا ئەڵێ لە هەلومەرجێکتاین ئێستا کە دەسەڵات بەسەر سێ هێزی گەورەیەدا بەشکراوە لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستە بەریتانیەکان ئەنجۆکان وە ئەمریکیەکان وە ئێمە بۆ مانەوەی خۆمان ئەبێ شتێ بکەین یانی ڕێک ئەوەی کە ڕێال پۆلیتیکە ناوی بنێ ئەوە یا ناوی بنێ چی نازانم بەرحاڵ جۆرێک لە سیاسەتە کە ئێمە بۆ خۆمان هەندێک جار لە سیاسەتی پەکەکە بینیمانە بۆ نمونە لە هەندێک شتا بۆ نمونە لە کوشتنی ئیمام حسێنە بۆ نمونە لای شیعەکان پەیامی دینە نێرەیە لە بۆ ئێرانە نێرە مەسەلەن لە هەندێک شتی ترا مەسەلەن شتێک ئەکا مەسەن ئەڵێن هەندێک جار ڕێکەوتوێ لەگەڵ ئێرانە ئەوانە بە دەنگون بڵاوکرێتەوە بەڵام واقعیە ئەوڵێ من لە هێز لە شوێنەکەم کە چواردەورم گیراوە ئەم هێزانە تا 3 ساڵیکە لە منتقا جێ نایڵن ئەو سەورەکەی پێ بۆی ئێمە بێ بۆ مانەوەی خۆمان وەکو پەکەکە ئەو پنا ئەو مادەم هەتا تەسەورەکەشی گۆڕاوە لەسەر بزنەوە کۆمەڵاتەکان ئەو پێی وایە کە کاریگەرترین ئەوەی کە کاریگەرە لە سیاسەتی ڕۆژی منتقەکە حکومەتەکان بزوتنەوەکان نین حکومەتەکانن بۆیە ئەگەر هاتوو ئەڵێ بەدەست ئەمانەیە ئەم سیانە و هەندێشتی سێرەڵێ کە لە تیۆری پیلانجیێڕی و هەندێک جار ئەچێت لەناو قاچیشنە ئەنتیسیمیتیزمەکە لەسەر جوقساکان و پێی وایە ئەم هێزانە لێرن و ئێمە بێ خۆمان بگونجێنین ئەگەر تەرەفێک هات تورکیا ناتۆیە ئەگەر ئەمریکا پشتی ئەم تەرەفاگری ئەڵێ من تەرەفێکی تریشمان هەیە کە ئەو لایە چاینایە زانم ئێرانە ئەکرێ لەگەڵ ئێران ڕێکەوین ئەم لا نەبوو ئەو لا ئەم لا نەبوو ئەم لا بۆیە جۆرێک لە سیاسەتکردنە کە بۆ مانەوەی پاراستنی خۆ کە من نازانم ئەگەر بۆ منیش ئەگەر هێزێکی لەو جۆرە بم بتوانم یا نتوانم ئەم کارانە بکەم یانەیکەم ئەزانی تێگەی لێم چونکە هەیە پەکەکە هێزە و هێزێکی کاریگەرە و هێزێکی زلی زەبەلاحە یعنی
ئێستا لە دنیا نییە هێزی وەکو تریۆ مقاومەت هەبێ ینی دوای زاپەتیستەکان هێزە حسابی لەسەرکرێ و ئەمیش حسابەکە حساباتەکە ئەوە هەموو ئەوانە کە باسێکە ئوجلان کەمە لە پەراوێزی کۆنگری داینێ حتمما نامەکەوە ئەبێتە خەتی ڕستنیشیانی بۆیە پکەکە ئیشی لەسەرەکەیانی و هەر ئەوە بەسی تر جوی خۆش ناوێڵە جو مسەبیری هیناڵە وەختی خۆی لەم کۆنگری قاهێرە وەختی خۆی بڕیارەنداوە کە کورد نەبێ بە هیچی تر کورد ناوێت بە هیچوانە ئەگەر چی جوولەکەیە ئەمە خەتای جوولەکەیە بە پێی بەڵام خۆ بە پێی هینیش بە پێوەی کە من ئاگاداری جووم لە ئێستا بینەکان ئەوانش گۆڕیوانەوەکە احتیمامەکان بە کورد زیاتر داوانە بۆیە لێرە ئەخرە خوێندەی بۆ بکرێت کە هەردووشێتی هەم ئەم بەشێک کە پەیوەندی هەیە بە سیاستکردنی ڕۆژەوە بەشێکە لە سیاسەتی بکەیتەوە ئەوە ئیشیشی لەسەرەکە بەڵێ هەتا ئەوڵێ ئێمە هین نین ینی ئێمە شەڕناکەین لەگەڵ هەما ئیمپریالیستەکان لە منتەقەوە ئەمە ئیشی ئێمەنی هەوڵین پەیوەندیەک هەبێ و خۆمانی پارێزی کورتێکەوەیە زۆر باشە من هەنێک لەگەڵ کامێرەکەمە مشکلم هەیە نازانم چێتی ئەم ڕۆژانە چاوشاشیم لەگەڵاکە کامێرەکەم بەڵام بەرحاڵ من دووبارە داوا لە بینەرانی ئازیزەکەم ئەگەر کەسێک کۆمنتێکی هەیە خودت پرسیارێکی هەیە لەم بابەتەی ئەم قسانەوە کە ئێمە لێرەیەکەین ئەتوانێت بە کۆمنت بۆمان بنێرە لە ڕێگەی فەیسبوکەوە بێ لە ڕێگەی یوتیوبەوە کە لە ڕێگەی یوتیوبەوە مناسبتر و باشترە بالمناسبەوانی کە کۆمنتە نووسن لە فەیسبوکەوە بزانن لایفی ئەم بەرنامەیە لە فەیسبوک لە 30 ڕۆژ زیاتر بەردەوام نابێ هەر بۆیە کۆمنتەکان بۆ پاراستنی و بۆ مانەوەی باشتر وایە لە ڕێگەی یوتیوب چونکە ئەوەی یوتیوب هەر ئەمێنێتەوە بەڵام ئەوەی فەیسبوک وتم لە 30 ڕۆژ زیاتر نامێنێتەوە بەرحاڵ هاوڕیانێکیش کە بینەرمانن داواتان لێکم دووبارە کۆمەکمان بکەن لەوەی ئەم بەرنامەیە بە فراوانی ببینرێ لینکەکەی لەلایەن خۆتانەوە شێر بکەن لە فەیسبوکە لە سوۆشیال میدیا بە هەر جۆرێکە بۆتان ممکنە و ئەگەر نشتان کردو تا ئێستا کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن بچینە سەر باسێکی تر لەو نامەیە لەو باسی توە لەو تاری تۆیە کە هاتووە چوتەتە سەر ئەمجارە ناوەڕۆکی تێزەکانی ئۆجەلان ینی کەسانێکەن ئەمڕۆ ئەمانەسا من و تۆ ئەم باساکەین لێرەیە ببوورە شەمەڵگیان پێش ئەوە ئیشارەت بین بۆی کە لە تورکیاش شتێک ڕوویداوە ینی بەڵێ ئەگەر پێت خۆش بێ بەڵێ فەرمو مثلەن بۆ تورکیاچی مثلەن ئێمە ڕەنگە کەسە پێیوا بکە ئوجەلان تەسلیم بۆ تۆ نامێ ناوانیە مثلەن ئەگەر چی ئەم دەست پێشخەریانە هەمیشە لەن ئوجەلانەوە کراوە بەڵام دەست پێشخەری زۆر پێش وەختی تریش لەلایەن دەوڵەتی تورکیاوە کراوە و تورکیا ڕاستەکەی خوازیار بوو ئەم پرسە چارەسەرکە یعنی بەڵام هەمووی نا ئەم هەوڵانە تا ئێستا زەم 11-12 هەوڵە تا ئێستا درراوەوە تەنانەت باڵێک لە ناو سەرمایه‌داری تورکیایە قسە لەسەرەوەکە کە ئەم کێشەیە چارەسەرکەین و ئەمە زەرەر بۆ دەوڵەتی تورکیاوە چون یەک شت هەیە بێ ئاگاداری بین گەشەی سەربازی پەکەکە هاوکاتە لەگەڵ گەشەی سەرمایه‌داری تورکیایە گەشەی و پلهاویشتنی بۆ دەرەوە مەزانی بۆیە لەناو هەر لەناو چینی دەسەڵاتداری تورکیاوە تەطیفێک پیابن مەجموعە پیابن کۆمەڵێک پیابن لە سیاسی کە بابێ ئەم کێشەی چارەسەرکەین تەنانەت باسی جۆرە لە چارەسەری وەکو هینەکانەکەن سوپای ئەرلەندای سڕی نهێنی یان چارەسەری باسکەکان لە ئیسپانیا و ئەمانە تەڕحدرێن بەڵام هەمیشە دەموچاوی پیاوانی دەوڵەتی کلاسیکی کۆن و سەرمایه‌دارەکانی ئەمینە هەمیشە ڕێگر بوون لەوەی کە ئەم دانوستانانە بەڕێگەی خۆی بڕاتە پێشەوە بۆیە پێش ئەوەی ڕاستەکەی وە لە ئێستاشە ئەوەشمان بیر نەچێت لە ئێستاە تورکیا سەرڕاوی کە گەشەیەکی ئابووری گەوری بەخۆی بینی لە ماوەی ئەخیرە بەڵام لە ئێستاە تووشی قەیرانێکی ئابووری گەورە بووە مۆزوعەکە هەر پاکەکانی مۆزوعەکە کۆبەکردن لە وەرگرتن لە ئەمریکا کۆمەک وەرگرتنە لە یەکێتی ئەوروپا و
ئەوەشی کە ئەوروپایە لایەنێکی نقطەکەی ئەوەی کە ئەوروپا زۆر دیفاع لە ماکە ئەوەیە کە چارەسەر بێ ئەوەیە کەیتر ئەم گەشەیە کە لە تورکیا و کاریگەری بوونی پەکەکە لەسەر گەشەیەک سەرمایه‌داری تورکیا دایناوە نەمێنێ وە جۆرێک بە چارەسەر دانین بۆ ئەم کێشەیە بەرحاڵ بەگۆڕینی چەند خاڵێکی دەستوری و هەر لەوێدا کۆمەڵێ لەو باڵی ڕیفۆرمخوازی کە من باسەکەمان دەسەڵاتی تورکیاڵێ بابە ئەمە زەربەیەکی گەورە لە ئێمادا ئێمە ناڵێت بخاتە ناویشێتی ئەوروپا ئەمە لە ڕوو سەربازی شەو تەنانەت تووشی ئەزمەی اقتصادی گەورەمانەکات چونکە تێچوونێکی سەربازی گەوری هەیە و 100 ساڵ ئەم دەوڵەتە ئەبێت شتێ بگۆڕە لە خۆی هەر ناکرێ هەر بڵێن وەرە و دانی شەوینە بێ ئێمەش تەنازولاتە بکەین تەنازولاتەکە ڕەنگەوە بێکایتر کورد هاوڵاتی لەیەکە و شان بەشانی تورک لەم وڵاتەیە بەشدارە و جودانم شارەوانیەکان نەکرێ بگەڕێنەوە بۆ ئەوە خەباتێکی سیاسی تر دەست پێ بکرێتەوە ئەمە تا چەند ئەچێتە پێش اینجا لە هەمووی خوێڕیتر موقفی حزبی کۆمۆنیستی هینە تورکیایە من هەتا چوومەوە سەر کاتی دروستبوونی دەوڵەتی تورکیا لەن ئەتاتورکەوە کاتێک کە پەلەماری دەرسیم ئەوان نادرێت دەستخۆشیەکە و بەیاننامەی ڕسمی دەرەچە دەستخۆشی لاکات چونکە پێی وایە ئەمەی ئەتاتورک گەشەی سەرمایه‌داری لە تورکیا و ئەوەی کە ئاکوژرێ واتە خەڵکی کوردستان ئەمانە کۆمەڵە دەرەبەجی ڕژین کە ئەبێ لە ناوچێن بۆی بۆژوازی بگاتە دەسڵات وەختی خۆی ئەم تەسەوران هەبوو لە ئێستاشە شتێکیان خوێندەوە بە تورکی ئەڵێ هینە کاڵم بە تورکیان تەرجمەم کردو حتماً بۆ ئینگلیزی بۆ کوردی ئەوانە ئەڵێ ئۆکی ئێمە پێمان خۆشە مەسەلەی کورد لە کوریا چارە کورد لە تورکیا چارەسەر بێ بەڵام زمانی تورکی هەر بێ زمانی یەکەم بێ حاڵەوەڕەوە بۆ هین باسم کرد ئەمە موقفی حزبی شوێی کۆنی تورکیا باسەکەی موقفی ئێستاش حزبی شوێی هەیە ومن ئیکەپە چییە حزبی آخر وەختی خۆی کە وەختی من لە تورکیا و ناوی اقتیدار پارتیسی بوو سۆشیالیستی اقتیدار پارتیسی حزبی دەسەڵاتی سۆشیالیستی چونکە و کاتە بە پێی دەستور و ئەوانە حزبی کۆمونیست مەمنوع بوو ینی نەبوو حزبی کۆمونیست هەبێ ینی ناوی کۆمونیست مەمنوع بوو لە کاتی ئەو کاتەکە ئێمە لە تورکیا بووین دەوروبەرینەوە چوارەوە جام حیزبە کە ناوی اقتیدار پارتیسی بوو ئێستا ئیتر بوو بەهین بوو بە بڵین حیزبی شوێعی ناوی خۆی ناشوێعی ئەو کاتەش ئەوان نزیکایەتیی باشیان لەگەڵ هینا هەبوو لەگەڵ بڵین پێکەکە و لەگەڵ ڕوتی پەکەکە و ئەوانەیە هەبوو زۆر تەئیدیانە کرد زۆر لایەنگریانە کردوانە بەڵام ئتر ئەم تێکەپە ئەم جارە ئێستا ئەمەی کە من ئەیبینم و ئەمەی کە من خوێنومەتەوە تا ئێستا هەڵوێستیان هەڵوێستێکی وانە بۆ وشەیەکە تۆ باسی کرد ممکنە جاران وابوو بێ ممکنە لە ڕابردووە وابوو بێ ئەو هەڵوێستیان بوو بێ بەڵام ئێستا هەڵوێستەکانەوەی ئەڵێ چێ ناخۆش حاڵە بە ئاشتی ئەوانە ئەوترێ ئەوانە ئەڵێن من دووبارە تاکید لەوا کاتەوە ینی لەو ئینە تاکید لەوا کاتەوە کاڵێ ئێمە دڵنیانی لەوەی کەوا تورکیا هەڵوێستی چیە و ئەوێت چی بکە باسی ئەواکەن ینی ئەوان مەسەلەن ئەڵێن کە ئەو جۆرەی ئەو پرۆسەیە بۆ چارەسەرکردنی کێشەی خەڵکی کوردستان لە تورکیایە پێویستی بە دیموکراتیەتە بەڵام ئێمە دەسەڵاتێکمان هەیە خۆی دوژمناتی دیموکراتی دەکات یعنی مە حقیقەتێک ئێستا لە تورکیا ینی مەسە دۆخێکی زۆر متەناقزە ینی لە کاتێکا کە دەوڵەتی تورکیا قسە لەسەر چارەسەرکردنی پرسێکی ئاوا بڵێن قورسەکە لە تورکیایە لە هەمان کاتە پەلاماری مەسەلەن غەریمەکانی خۆیان لە دەسەڵاتوانەوێ ئیستیبداد فەرز بکە ئەم دوشتە چۆنی لەگەڵ یەکا دێنەوە ئایا ئیستیبداد لە تورکیایە بەنیازە بە داشەقی پەکەکەەوە لەسەر پێی خۆی بوەستێ چونکە ئیستیبداد لە تورکیا تەحەدای زۆری لە بەردەمایە هەم اقتصادی هەم سیاسی هەم دەستوری هەم ئەوانە ئایا چۆنی بەنیاز ئەمە ئیدامە پێبدا چۆن ئەیەوێت ئەم کارە درێژە پێبدا ئەوان ئایا مەسەلەن ئەیەوێت بەم پشتیوانیە و بەمینە و وەگوایە بە جۆرە لە جۆرەکان قەولێکی واوەژیراوە کە لە 1000 ساڵ پێش ئێستاوە دۆست و ئاشنا بووین و ئەوانە و لە سەردەمانێکە کە ناوی دیموکراسی هەر نەبووە ئێستاش هەر ئەمە ئیدامادەین ئایا بەسەکە ئەمەیە یعنی ئەمانە هەموو سوالی مەشروعیشن بکرێ بەڵێ
بتەنانەت من یەکێک لەوانم کە بە چاوێکی زۆر ڕەخنەگرانەوە تەمەشای ئەو هەڵوێستم کرد کە دەمپارتی هەیبوو لەو خۆپیشاندانانەی تورکیا خۆپیشاندانەکانی تورکیا معلومە کە جەهەپە قیادەیەەکە ئەوانە تر بیان و بڕوبیانیانە دۆزیەوە لەسەر فەیسبووکیان وتنا فڵان کەسی جەهەپە لە کۆنگرەیەکە گوایە بە عالەمی کوردستانی وتۆم پارچە پەڕۆیەکی و نازانچی لەسەر ئەساسیەوە خەڵک چۆن چێ بەشداری بکە ئەوانەیە جەهەبە مەسەلەن لایەنگری ئەتاتورکەوانە لە حاڵێکە سکرتێری حیزبەکان لە ئەستەمبول لەبەر چاوی دەیان هەزار کەسە ئێعتیزاری هێنایە وتیە گەشتێکی لەم بابەتانە کراوە ئینەکەم و لە خیتابەکەشیا وتی مەسەلەن ئەکرەم ئیمام ئۆغڵو و هەروەها بڵێن سەلاحەدین دەمیرتاش کە بە زوڵم بە تاوان بڵێن بە پێچەوانی قانون لە سژنان و لە زیندانەوانە بێت دەست بەجێ ئازاد بکرێت یعنی ئەمە ئەو هینانە بوو کە بینیمان بەڕاستی بۆی پرۆسەکە ناڵێن زۆر قورسەوە تورکیا کەوتوتە تەنگەژەیەکەوە تەسەور کە لە مانگی سێوە تا ئێستا 50 میلیارد دلار باری کردو ئەوە بەپی حسایەی ئەمڕۆ 50 میلیارد دلار باری کردو سەرمایه‌داری سەرمایە دەرەچێت لە تورکیا و ئەمە هەم ڕێخۆشکەرە بۆ ئەوەی کە ئەگەر پرۆسێک لەگەڵ پەکەکە بێتە دی و هەم ڕێگرە لە بەردەمیشە کە ئیستیبدادێکی ترە گڕێتەوە و ئەم تەنانەت خودی پەیامەکەی ئۆجەلان متەناقض بە دەوڵەتی سەرکوت یانی ئەو چووکە باسی دیموکراسیەکەەوە بێ تورکیا هەنگاوی بێتە پێشەوە بەڵام خودی ئەمە متەناقض بە سەرمایه‌داری تورکی دەورانێکی سەرکوتی خۆیان ئەژیتوان بۆیە هەستەکەی پرۆسەکە هەمووی تەناقضەوە من خۆم پێم وانی ئەمن چێت پێشوە پێم وانی ئەو پرۆسە بچێت پێش ئەلو شەماڵ شەماڵ دیار نەما چاوەڕێکیم بێتەوە تەلەفۆنێکی بۆ بکەم ناچی هیچی توی پیاکەم کۆتایی بە بەرنامەکە بێنە بخۆن پیاوی چاوە لێرە بەگەمێڵ ئەکرێ من هەڵ شەماڵ دیانەمە ئەکرێ من لەزیاتر لەسەر کۆمونالیزم قسەکەم کە خەتی سیاسی مۆرای بچینە و پەکەکە و ئوجەلان لە ناوەدەکانەوە بەم خەتە سیاسیا ئەلکیەوە پاش ئەوەی کە پەرەدایمی وەکوتم دووەم دەست پێکەوە بزیتنە ڕزگاری نیشتیمانی و ئەوی تر کەوتنی سەرمایە دەوڵەتی بۆ خۆی پاڵ بە پێکەکەوانێکە جۆرێکتر لە سیاست بنیاد بنی ئەوی سیاسەتی کۆمەلگەی دیموکراسی و ئەوەی هەموو ئەوانی کە ئێمە خۆسەری دیموکراتی کۆمەلگەی دیموکراسی هەموو ئەوانە لە چەمکە لاتینیەکە پێڵن کۆمونالیزم کۆمەڵێک تێزی سیاسین کە بۆکچین دانهێنێ بۆچین حتما وەختوخی مارکسیست بووە و پاشان دوایە بێ بە ترۆتسکیست دوایە بە ئەنارشیست لە مەخیرانشە لە تەمەنەکانی ژیانی کۆتایی ئابێتە سەوزەکانەوەی کە زۆرتر گرنگی ئەدا بە بیە ئەو کۆمەڵێشتی هەیە حتما کۆمونالیزم پێ وەکوتم منزومەیەک یان هینێکی فکری پدیدێکی فکری گەورە نییە و زیاتر لە ڕخنە لە مارکسیزم و لە تەناو مەیدانی سیاستەوە
لای بۆکچین و حتمما لای ئۆجلانیش کە وەک قوتابی خۆی سێ دەکرێت مارکسیزم کۆن بووە توانای نەتوانێت شیکردنەوە نیە بەکو شۆڕیگەڕێتی خۆشی لەدەستداەوە چینی کرێکار لە ئێستا و چینە شۆڕگەڕانیە کە بتوانێت شۆڕشکە و خەباتی طبقاتی شتێک نییە ناوی چینی کرێکار بۆی هەمووی بۆتە بۆرژوازی و هەمووی خەمی ئەوەیەتی کە کرێکی زیاد کرێەوە شتێک لە ژیانی باشترکرێەوە تا هەستی شۆڕژگەربوونی خۆیت لەدەستداوە و بەم پێش مارکسیزم کە چوارچۆی فکری ئەمە حقانیەتی خۆی لەدەستداوە ئێمە ئەگەڕێن ئەبێ بگەڕین بە شوێن شرائحی ترا چوزانم ببوورە عمر سەرنجام توانی بێمەوە بەڵام کێشەیەکی تەکنیکی دروست بووە کامێرەکەم کار ناکات بەرحاڵ توانی دامە بدەین من هەر ئاوا بم بەڵام ناچارم بەڕاستی ببەخشە من نازانم شتیوان بەسەر نهاتووە بەڵام ڕاستی ئەمە یەکەم جارە نازانم کێشەکە چییە هیچ حاڵی نەبوو چەند جارێک ئاوای لاتەوە زوو چابوو تۆ بەرحاڵ گەڕێنەوە سەر باسەکە نازانم باسی بووکچین دەکردووانە من پێم تۆ لێرە نیت تۆ لێرە نی بەشکم جۆم لە بەشێکی وەڵام نەمەتوانین هەر ئەسڵان بێمە پێشەوە ئەبێر ئاواژی دامێ بدەم بە هەر حاڵ ڕەت وێنەم نییە وەڵام توان قسە بکەم جۆشم دەتوێت ئەزانی چۆن من باسی بووکچین ئەم لایەنەی کە لە وتارەکە تا هاتووە باسێکی زۆر زۆر گرنگە هەتا ئێستا نەکراوە زانی زۆربەی ئەوانی کە قسە لەسەر ئۆجارانەکەن بەڕاستی زۆربەی بەشی هەرە زۆری کۆمیستەکانی خۆمان ئەسڵان بەداخەوە نووسراوەکانی ئۆجارانە نەخوێنەوە ینی کەسێکە لە زیندانە مەسەن تا ئێستا چەندین کتێبی خوێنەوە ینی تۆ کە وەختێک ڕەخنە ئەگری سەرەتاییترین شتەوەیە کە تۆ ڕەخنەکانە لەسەر ئەساسی ئەتوانی ڕەخنە لە پراکتیک بگری واتوانانی ڕەخنە لە تیوری بگری باشە ڕەخنە لە پراکتیک و تیوریش بگرە هەردووچی هیچ کێشەیەک نییە تینێکی ئازادە بەڵام ڕەخنەکانە بێت لەسەر بنەمای ئەو شتە بنیادنرابێت کە کەسەکە خۆی ئێڵێ ینی کەسێک کە هاتووە بەڕوون و ئاشکرایی و ڕاشکاوی ئەڵێ نە دەوڵەتی کوردی بەوێ نە فیدرالیزمم ئەوێ نە خودمختاریم ئەوێ ئەسڵەن دەوڵەت نەتەوەم وەکو تێزێک بەلا مەرفوزە ئەمە دروستکراوی سەرمایهداریە تەوانە و تەسویری بۆ سەرمایهداری ئەوەیە سەرمایهداری هەر لە بیدایەتەوە بەڵاو مصیبەتەوە کە ئێمە کۆمیستەکان لەگەڵام تێڕوانینە ناماتریالیستیان نین بەڕاستی ئێمە لە ڕەخنەمان لێ هێمەش بەجانبی خۆی بەڵام بە هەر حاڵ قسەی ئەوەیە کە سەرمایهداری مۆدرنیتەی سەرمایهداری دەوڵەت نەتەوەی دروست کردەوە بۆ دەوڵەت خۆی کولی کێشەکە لە ناو دەوڵەت هەیە باش نییە ئەبێ دەوڵەت هەڵبوەشێنیتەوە دەوڵەت نەبێ و ئەوەشی کە ئەو تاوان بە سۆشیالیزم دەو تێکستەیە کە تۆ هێناوتەوە دیارە تەرجمەکەی خۆت نیە لە شوێنێکی کەوەرت کردووە کەریمەی سۆشیالیزمی واقعی بەکارهێناوە ئەو قسە لەسەر سۆشیالیزمی بنیادنراوەکە و تەسەوڕەکەشی سۆشیالیزمی بنیادنراوەی کە لە سۆڤێت هەبووە ئەمە ئێستا گەمە سەر پرسیارەکەم ئین نەبێ بەس من بەستمەوەیە ینی ئێمەمانان کە ڕەخناگرێ ڕەخنە لەو نووسینانە و لەو پاشخانە ئایدۆلۆژیانە بگری کە تەرەفی بەرامبەر هەیەی باز لەسەر ئەوەی ئەمە ناسیۆنالیزمە و ئەمە بۆ دروستکردنی دەوڵەتی نەتەوە خۆ بە ئاشکرا ئەڵێت کە من دەوڵەتی نەتەوەم نابێ ئەمە لەمە ڕوونتر چی بڵێ مەسەلەن کەسێکە متهمەکرێ بە کوردایەتی ئەوانەڵێ نایکەمیتە کوردایەتی ناکەم ئەو دەوڵەتی نەتەوەیە پێویست نییە و لەسەر چ بنەمایەکە ماڵێ لەسەر بنەمایەوەی کە ئەڵێ کۆمەلگای دیموکراسی دروست دەکەنەوە لێرە کێشەی میلی کورد یا مەسلەی ستەمی میلی لەسەر کوردیش ستەمی نەتەواتی لەسەر کوردیش چارەسەرەکەی نەژنیە ئەمەی کە تۆ کردوتە لەم وتارەیە زۆر بە دروستی چوویتەتە سەر ئەم پاشخانە فکری و ئایدۆلۆژیە بەڵام من یەک تێبیریم هەبوو ڕەخنەیەکی ئاواتەیە کە ئەمە چارەسەری کێشە چینایەتیەکان ناکات من نازانم ئایا پەکەکەی دیعایەوەی کردو چارەسەری کێشە چینایەتەکانەکە نامە سەکە لەسەر پەکەکە نییە جاوەی کە ئیدامە بۆ قسەکانەوەی کە کۆمونیستەکانم تەسەوەرانە بەشێک هەبن هەموو کۆمونیستەکانە ڕاستەکەی نەخوێندنەوە ینی ئەوان سروشتیم هێزە نازانن لە گەشەی خۆیان و ئەمە ئەواگەێنێک ئەوان ئاگاداری بووکچین هەن ئاگداری پکەکە و جەلان یەک دنیا نووسراوی هەیە و
سراوی باشیش لە هەندێک شتان کابرام حاوەلاکەش بڵێ ینی هەستەکەی تیۆرەڵێ ئەڵێ من تیۆری سوێنم من وەکو سەرکردەکانی تری ئەحزاب نیم دانیشم و هەر سیاسە نا من تیۆری سوێنیشمە بە جۆرە والە واشە بەرحاڵ ئەم تێزی هەیە قسەی هەیە باشە من لەسەر قسەکانی بێ ڕخنەوە بخۆ لە خۆمەوە مشکلەکە ئێمە بە چاوی ڕۆژوسپیەوە سێریەکەیانی ناسیۆنالیستە و ناسیۆنالیست ئەبێ ڕسواکرێت ینی کەمێت سەطحیە ئەم تەسەورە کەمە سەطحیە نا ئەوەی کە من لە ئەخیرا وتومە ئەوە قسەی خۆمە قسەی ئەوە نیە کە من چاوەڕوانێکم هەبێ نا من پێم وایە سەریکەکە بزوتنێکی ئەنارشیستیە لە ئەم بەتایبەتی لەم 30 ساڵی ئەخیرا و ئەکرێ ئێستا بڵێم بزوتنێکی یوتۆپیستە ئەوەی کە پێڵەن سۆشیالیزمی یوتۆبیا چونکە ئەوەی کە بوکچی نەیهێنێ حتمما ئێمە ئەو ئاگدار بین کە بوکچی لە دەورانێکە گەشاکە کە دەورانی کۆتایی هاتنی شەڕی جانی دووەمە ینی ئایدیاکانی بوکچین لێرا سەرەڵەدا دەورانێکی ڕەش دەورانێکە شەڕ چەند میلیۆن بەشەری لەناو بردووە و ئوفۆقێکی ڕەش کە بەرپی مرۆڤایەتی گرتووە سەرکوت تەواو نەبوو هێشتا ئەم هەموو قوربانی ماوە ئاوشویتس ڕوویاوە هۆلۆکۆست هەیە ستالینیزم سەری هەڵاوە بۆ هەموو سەرکوتی لێ خۆی بۆیە ئەمانە هەمووی کاریگەریدانە لەسەر ڕەوتی فکری و ئایدۆلۆژی دنیا هەرو کاتە ئیتر قوتابخانی پۆستمۆدرنیزم ئێتە پێشەوە هەر ئەوان دیسانەوە ئێنەوە ڕخنە ئەگرنەوە لە دەستکەوتەکانی مۆدێرنە و ترۆکی دەستکەوتی مۆدێرن بەڕێی من مارکسیزم ئیتر مارکسیزم ئەکرێتە نوکی چونکە هەر مارکسیزمەکە چارەسەری ڕیشەیانەی هەیە بۆ کێشەکان واتە هەم تەسەوری ڕیشەیی هەیە بۆ دیار لە کۆمەڵایەتی مێژوویەکان هەم چارەسەری ڕیشەییش هەیە بۆ یەکین هەڵناگرێت بۆی ئەوان دێن هەر لە تووپەتیەکەن مەسەلەن بنچینەکانی مارکسیزم کە لە شۆڕەشا خۆی بینێت و هەمووی هەلالاکەن سڕای تەبەقی خەنەلاوە سرا بچووکەکان نەپێشەوە ژنان هۆمۆسێکسوالیتێ هۆمۆسێکسوالیتەکان سوزان ڕۆژکەستەکان کۆچبەرەکان ئەمانە ئیتر زەقە بنەوە واتە شوناسە بچووکەکان جێی شوناسە گەورەکە ئاگرێتەوە بووچین لێرە لە دایکە بێت یعنی ئەوە ئەمە وەکو پاشخانی وەکو بکردنەوەی شخصی خۆی ئەوانەوە لیتر لێرەوەیە کە ئەم ئەڵێ ناتوانە مارکسیزم ناتوانێت شۆڕ جێ بە چونکە هینە ئەڵێ توانای شۆڕشی نەماوە ئەسڵەن نەوازە نییە یان شتێک نییە توانێت شۆڕشکاوە بەڵام ئەو خلافی گەورەی خۆی لەگەڵ مارکسە لە ئەسڵی تەسەوری مێژوویە بۆ بووین مثلا مەلای مارکس سەرمایه‌داری هینە سەرمایه‌داری پەیوەندیەکی ئابووری اجتماعی حتا ئایدۆلۆژی ئەو وانای بینێ ئەوە سەرمایه‌داری بەڵایەکە باریوە و ناعقلانیە کۆمەلگەوە ئێمە ئەتوانین عقلانی کەینەوە بە تەنانەت پێی وایە مارکسیزم و تەسەوری مارکسیستی سەردەمی کۆنی نودرەیە سەردەمی کەمی بەرهەمە بەڵام ئێستا ئێمە لە سەردەمی وفرە هینەکەین ئەژینۆنە حتا ئەم خاڵەشی بۆنبوونە ئینسان ئەگەر سەیریشی کە ئەو باسی کۆمەلگەی ئەوروپیەکە ینی مثلا تۆ پێکەکە کە ئەلیکی بەمەوە تۆ لە کۆمەلگەیەکی کوردی نەک بە تاژی کە کارخانێکی تیا نییە کۆمەلگەی وفرە نییە ئەزانی چۆن هەتا لەمەشە تەناقوزێک پێ لەوەی کە دووجەلان دەستی بۆ باتوانە ویژ ناسینی کۆمەلگەکی خۆتە بەڵام ئیتر هەردووچیان هەم بۆکچین و هەم وجەلان پیان وایە کە مارکسیزم خەتێک ئێمە ناکرێت ئەوان اعتیما دەکەن مارکسیزم بۆ تەحویلی کۆمەڵایەتی بۆ هەتا بۆ ئەوەی کە دەوڵەت بڵایە چون تێزێکی مارکسیستیە و بەڵام ئەویش تێ پەڕێنن و من نازانم ئەم ڕخنایی ئێمە هەمان ئەو ڕخنایە وەختی خۆی ئەوان گرتویان لە مارکسیزم و مارکسیزمش لەوانی گرتووەتەوە زانی چۆنە ئەبێت تۆ بە شەڕ ڕخنە بەڵام لە هەموو حاڵەتەکانە ئەوان دژاتی خۆیان بەرامبەر بە تەبەقە دەچینی کرێکار نەماوە و ئەبێ خەڵک خۆی بەبێ شوناسی چیناتی خۆیان بێن خەباتکن و ئێمە ئەتوانین سەرمایه‌داری ئێمە دژی سەرمایه‌داری نین ئێمە ئەتوانین چاکسازی بکەین لە ناو سیستەمی سەرمایه‌داریەوە و هەر وەکو ئەوی کە ئەم سیستەمە دەوڵەتێکی هەیە و سیستەمێکی ناعقلانیە بۆیە ئەمە توانین بە عقلانیەت واتە خەباتی کۆمۆنالیستەکان ئەوجەلان بە شەکلەی ئەوەیە خەباتکردن لە سەرخانە بۆ ئەوەی کە کۆمەڵگە بەرەو دیموکراسی بەرین و کۆمەڵگە بکەینە شوێنێک بۆ پێکەوە ژیان تکنیکە جۆراوجۆرەکان ئاینە جۆراوجۆرەکان ژنان تیا سەرەوە بن یەکسانی ژن و پیاو هەبێ و
کۆمەڵگە بتوانن لە ڕێی ئابووری کۆمەڵایەتی وکە معلوم نیە چیە کەس نازانێت چیە بتوانێت دادپەروری کۆمەڵاتی بێنێ اینجا کە تۆ هەموو ئەوانە خێتە بەر ڕەخنا ئەتوی بەسەر کۆمەڵێک شتی زۆر عەجیب و غەریبە ئەوەی کە ئایا بڕاست مەسە ئەوان ڕخنا لە مارکسێکەڵە مارکس تەسەوڕەکی دیترمینیستیە جەبریە کە کۆمەلگای مرۆڤایەتی بە شەرتی ئەمە تەسەوری مارکس نییە تەسەوری ئینتەرناسیۆنالیستی دووەم و ئەوانەیە کە بەرنیشتان ئەوانەیە کە پێیان وایە معلومە هیچ پەیوەندی بە تەسویری مارکسەوە نییە و مارکس مەسەلەن زۆر زوو دیترمینیزمی بەجێهێشت و وازی لێن ئەسڵ لە میتۆدی وجودی نەبووە بەشێک هەندێک چاوەڕوانی ئەزمە ئابوووریەکانێک کرد کە گوایە دوای ئەزمە ئابوووریەکان دوای قەیرانە ئابوووریەکان مەسەلەن هەر 10 ساڵ جارێکە دووبارە بێتەوە ممکنە شۆڕش بێتەوە زۆر زوو وان معلوم بووکەوە نییە شۆڕش پرۆسەیەکی معقەدتر و ئینترە و ئەوانەوە ئەم تێز و تێڕوانیانشیان وەلانە ئەگەر چی لە بناغەوە لە بنەماوە لە ڕووی فەلسەفی ئەوانەوان تێگەیشتنیی تریان بەڕاستی بۆ پەیوەندی بینی ئینێ شتێک لەوێ کە تۆ باس کردووە پراکسیس یاخود ممارەسە ینی دنیای دەوروبەر و ئەوانە دنیای ممارەسەیە باس لەسەرەوە نییە مەسەلەن شتە ماتریالیستیەکان دنیا ماتریالیستەکان ئایدیا دروستەکەن و پێچی دێنن ئەمە ماتریالیستی تۆنە ماتریالیزمی مارکس پەیوەندی بینی ئایدیا و پەیوەندی بینی زات و مۆزۆ پەیوەندی بینی ئینسان و دەوروبەرەکەی و ئەو کارلەکەی کە ئەکرێ ئەوە ئەو پرۆسیسەیە کە تایە ئایدیای تازە ئەخەمڵێتایە بیر و بۆچوونی تازە دێتەوە و ئەگەر کێشەیەک لە کێشە کۆمەڵایەتەکان وجودی هەیە ئەبێ لەم پەیوەندیە لەم بڵین لەم فەزایە بە شوێنیا بگەڕێ بزانانی کێشەکە لە چیە ئەوانە ئەو تێڕوانینەی کە بۆکسین ڕخنی لێگرێوانە بەڕاستی تێڕوانینی مارکس نیە تێڕوانینی بەشێک لە مارکسەکان بەڵێ بەشێک لە مارکسەکان وا بیرەکەنەوە بەڵێ بەڵام ئەمە کە بیدەیتە پاڵ مارکس و بوکسین خۆی لە ئاستی مارکسا ببینێتەوە بەم جۆرەکە ئەو مارکس وەڵامەداتەوە ئەنە مارکس بەر لەوەی کە بوکچینە قسانە بکاتەوەنە زۆر پێش ئەو لە وەڵامدانەوە بە هیگڵیە گەنجەکە گەنجە بڵێن لایەنگرانی هیگڵی گەنجە لە وەڵامدانەوە بە سۆسیالیزمی خەیاڵی و یوتوبی وانەیە لە وەڵامدانەوە بۆی کەەوە سۆسیالیزم لە بناغی ئەخلاقیەوە سەری هەڵەدا ئەوانە نەک لە بناغی چی مادی و ماتریالیستیەوەوانەوە زۆر دەمێکە و تەسبیح حسابی لەگەڵەوەیان کردووە باسەکە بابێنینە سەر واقع بەسێ بە قسە لەسەر ئایدۆلۆژیا و فکرەکەین و ئەمانە ئەم تێزەی پەکەکە بەم جۆرە کە ئینکاری من ملانێت چیناتێکە خۆ ئەستی کێشەکە ئەمەیە لە لای پەکەکە شتێک نییە ناوی من ملانێت چیناتی بێت هەمووەکانان ببینە ئەسڵەن باز لەوەی کە خەڵکی کارگەر و زەحمەکێش لە بەرام بەر سەرمایهداری و سەرمایهدارانە وەستاوەتەوە یاخو شەڕێک هەیە لە بینی ئەم دوو چینە ئەوانە ئاوا نابێنێ گەل هەیە و دژمنی گەل هەیە گەلان هەن و دژمنی گەلان هەن دیموکراسی خوازان هەن و دژمنی دیموکراسی هەن کۆمەلگای دیموکراسی هەیە و خەڵکانی سەرکوتگەر و نازان چی هەیە ینی ئەو پەیوەندی و ئەو ململانەی کە پەکەکە عەرزێکات و ئەوانە لە ڕاستیە شێواندنی حقیقەت و واقعیەتی ژیانی سەردەمی ئێستای ئێمەیە لە منهەجی پەکەکە و لە منهەجی ئۆجالانە شتێک نییە ناوی ململانی چیناتی بە ئایا ئەمە لە داهاتووی کۆمەلگای کوردستانە چ کاری گەریشێ بێەوە بڕای خۆی خۆ پەکەکە بیوێنێوێ هەتا بۆکچین بیوێنێوێ سڕای تەبەخی بەرحاڵ کەشمێکێکی چیناتی لە ئێستاوە گەورە ینی ئەگەر بڵم گەورەترە کەمتر نییەوەە و کێشەکە هەیە ئەوە کە ئەوان نایبینن میتۆدیە و لە ڕوانگەیەکی میتۆدیەتی پێش ئەم چینە وتم ینی مۆزۆکە ئایدۆلۆژیەکە ئەم چینە شۆڕگەر نییە و ئێمە تعویزەکەین بە خەڵک و ئەو خەڵکن کە بەڵام خەڵک چێن و ئایا ئەم تەسەورە و باشە ئۆکەی تۆ هەتا ئەگەر باش کاتی کە خەڵکن باشە خەڵک ئەچوسێنرێتەوە خەڵک کرێ وەرەگرێ ئەی باشە تۆ لە هەنێکم بۆ خۆت ئێم هێزە بکەرە هیزە خۆت تۆ لەسەر ئەمەش ئیش داکەی و بەنەوەیەکی شەکاکە بەنەوەی سیاسەتی شەکاکە لە سەروو تەبقاتەوە و لە سەروو چینەکانەوە ئەمە بۆ خۆی من پێم وانێ هەم بتوانێت هێزی بۆ بگرێ لە ئایندا و هەم بتوانێت لە کۆمەلگات دابەشیکە سەریکە ینی پیادەیکە و پراکتیکیکە یەکێ لەو شتانەی کە زۆر کێشەیە و متەناقض هەتا بە خودی واقع مەسەن ئەوان باسی تەکنیکی مثل بوکچینوانە یان ئیکۆلۆژیای شعری ئیکۆلۆژیای حەزاری تەکنۆلۆژیای مۆدێرن باشە
ئۆکەی خۆمە لە خۆ نەهاتووە مەسەن تۆ پێ دوایە لە ئێستا من پێم وایە لە ئێستا من پێم وایە کە سەرمایه‌داری وەکو سیستەم بە نوعێک لە تەکنۆلۆژیا گەشتووە کە دنیا سەوزکە بەس نایکە چونکە بحوث یعنی کە پیانە ریسێرچ لە کۆمەلگەی ئێستا لە کۆمەلگەی سەرمایه‌داری خۆ بەدەست دەوڵەت نییە تا تۆ بڵێ دەوڵەتینە زانی بەدەست کۆمەڵی شەریکات و فابریکە کە ئێوێ و ئەمەش ناکە یعنی وەختی خۆی لە دوعم چۆمسکی کە پرسیاریان کرد باشە بۆچی پێشتر ریسێرچ و بەحث زۆر نەکراوە لەسەر ئەمەی ئەم ئەپیدیمیە ئەمەی کە پێڵم کۆرۆنا چارەسەر کرێت ئەی زۆر وشەیەکی ڕستەیەکی زۆر سادە وەڵامی وتی خە پاری تێچ دقیقا بۆیە کە تۆ باسی ئەوەی کە بۆ کچینێتە سەریا وجلان لە سەر ئیکۆلۆژیای کۆمەڵین سەوز و بارحاو BA سەوزوانە ێ باشە خۆ ئەوەی کە بەدەست ئەوەی کە کۆمەلگە بڕێەوە بە حکوومەت نییە دەوڵەت نییە کۆمەڵی سەرمایه‌دار و شەریکاتی سەرمایه‌داری کە بە پێی خۆیان ریسێرچەکەن بۆ هەدافی خۆیان ریسێرچەکەن بۆ ئەسکەرتاریەت و ئەوانە ریسێرچی گەوراکەن بۆ پارەی خاڵیشی باشە خۆ هەر ئەمانن کە ژینگە پیسەکەن ینی خۆ پاشان تەسەوورێکی ترەوەی کە ئایا زانست طبقیە جینایەتیە یا سەربەخۆیە ئەو پێی سەربەخۆی بۆیە تۆ طرحەکەت ناچێت پێشەوە ینی هەتا لە کۆمەلگە ئەوروپیەکانیشە ئەم طرح ناتوانە بچێتە پێشەوە چونکە تۆ خەریکی لە ناو چەشمە چونکە ئەم سرعاتانی کە ئێمە باسەکەن لە کۆمەلگا بەرهەمی سرعاتی طبقاتین هەم ئەزبی دەوڵەتەکان هەم ڕێکخراوبوون هەم ناڕێکخراوبوون هەم کەسات هەم قەیران هەم شەڕ ئەمانە بەرهەمی سراعی طبقین يعني بەرهەمی چەشی نەچێتەوە هاوڕێنە بەس بڵێن پەیامێکی ناردووە دەتوانم بەشدار بم بە چاوان من لیکەکەم بۆ نردی هاوڕێنە بەس ئەوە هات بە زۆر باشە خولەک بەشدارە بم دیارە پرسیاری هەیە ئەگام تەفاعلانە باشن بەهەرحاڵ پێشوازیەکەین و دەستی خولەک بەشدارە من دیارە پرسیاری هەیە ئەگام تەفاعلانە باشن دەگەیاتەوە ئەگەر تۆزێک دەنگەکەی ئەمە هینکەی بووی کە بتوانێت خولەک بەشدارە من دیارە پرسیاری هەیە ئەگام تەفاعلانە باشن دەگەیاتەوە ئەگەر تۆزێک دەنگەکەی ئەمە هینکەی بووی کە بتوانێت خولەک بەشدارە من دیارە سپاس ئێستا باش ئەوە لە دوو شوێن کردبوومەوە زۆر باشە گوێ لە ئێمەیە نەبەجە بەڵێ سپاس بەخێر بێت سپاس هاوڕامەر سەلامەت زۆر خۆشحاڵین بە بەشداریت هاوڕێنە بەس دەزانم پیارە سەرنجت هەیە لەسەر قسە واسەکانی هاوڕێ عومەر لەسەر من ناوە دیارە عومەر ئەمڕۆ ڕەخ ناگرێ و چاوی عومەر لە قسەکانی هاوڕامەر ڕەخنەم نییە لە عمومی تێگەشتنێک لەسەر باس لەسەر ئەو حرەکەت کە با بڵێن پەکەکە کە ئەگە ئیجازە هەبێ دوو دەقە قساکەم بۆی کە فەرموو زين من قسە لەسەر تیۆر وەختی ئێمە باسی پەکەکەکەین یان با بڵێن خەباتی پەکەکە لە 40 ساڵی ڕابردووە زۆر ئەستەمە ئێمە بین باس لەوە بکەین کە تیۆری پەکەکە لە کتێبەکانە تەماشا بکەین و تیۆرەکانیش دیارە ئۆجەلانە یعنی سەرۆگاپۆیە کە تۆ دەوێەوە قەت ناتوانانی پەکەکە لەگەڵ مێژۆکە پەڕەلێل بخوێنیتەوە یعنی مێژۆکە و حرەکەتە هەیەی ڕاستەکەی لەسەر ئەساس ڕاستە تیۆر هەمیشە لە هەموو لە هەموو حیزبێکی سیاسی گەورەیە هەبوو بەڵام پەکەکە ئێستا بۆ شخصی من پەکەکە حیزب نییە تقریبا پەکەکە حرەکەتێکی لەوانەیە حاف بێ بڵێم کوردی بەڵام کوردی سەر بە پۆست مۆدێرنی کە هاوڕێ عومەریش باسی کرد و حرەکەیەکی تازەیە کە تێگەیشتن لێی بەڕێی من تەنها لە کتێبەکانی ئۆجەلانەوە تۆ ناتوانانی تەماشای بکەی یعنی کەڵە تۆ ناتوانانی خۆم مەبەستم لە خۆمە باشترەوە ینی قزەکە لەوەیە ئێمە تەماشاکە ئەسەن پەکەکە ئێستا تقریبا وەکو تەنزیمی پەکەکە ئێمە تەنزیمێکی زۆر بچووکمان هەیە وەکو تەنزیمی پەکەکە کە تقریبا پێکاتۆ لە هیوادارم هەندێک لەو هاوڕێیانەی کە پەکەکەن خۆیان ئەگە جوان لەم قسەیە بێت و یان مەسەن لە وەختێکە بیبیستن
جوابی بنەوە کە ئایا ڕاستە یا ڕاستنێ. تەنزیمی پێکەکە بەشێکی بچووکی بڕیاردەری ئایدۆلۆژی قیادی ناو تەفگەری ئازادی کوردستان ئەوەی کە ناوەکەی بەسەردا بڕاوە. باقیگەی لەنا ئەو حرەکەتە کەجەکەمان هەیە، ناو ئەو حرەکەتەیە تەفگەری ئازادی باشووری کوردستانمان هەیە، پارتیژانەوەی کوردستان بژاکمان هەیە، ڕۆژاوامان هەیە و بێجگەل لە تەسیراتی ئەم حرەکەتە لەسەر چەپی جیهانی دیارە بەو مەعنا فراوانە عەجایبە ناکە مەسەلەن هێزێکی فکریتر هەیەی، بەڵام دەباری عەمەلیەوە ئەیبینین کە ئینتەرناسیۆنالیستەکان بە معنای ئینتەرناسیۆنالیست لەوێن لەگەڵیانان چ لە قەندیل چ لە ڕۆژاوە هاتوون بەشداریەکەن و ئەم تاریخە بە هەڵمان ڕۆشنە. لەم واقعەتە ئێمە پەکەکە بە تەنیا خوێندنەوە لەوانەیە بمان با بۆ شوێنە کە بڵین مەسەلەن بێن ڕەخنە لە بوکچین بگرین دەبەرەوەی کە بۆچوونەکانی بوکچین لە وەختێکا بۆ کە ئەوەکو هەڕ عومەر باسی کرد تەحلیلێکی باشی کرد کە بوکچین لەکوا دەرەکەوێت دە چ مەقتەعێکی تاریخیا دەرەکەوێت و ئەوەش باشترین جۆری تەحلیلەکە ئێمە هەموو فکرێک لە سیاقی تاریخیا بتەماشا بکەین. لە جاتی ئەوەی بێ مەسەن بەرە ئەو شوێنەمانە بە مەسەپەکەکە و ئەو جەلان تەماشا بکەین وەکو قسەکردن وەکو تیۆرەکانی مەسەلەن ئیکۆلۆژی مەسەلەی نەتەوەی دیموکراتیک مەسەلەی کۆمیناڵەتی مەسەلە لەو ئەمابات و بۆی کە ئێمە ڕەخنە لە بوکچین بگرین چونکە ڕاستیەکەی بە ڕەئی من سەرۆک ئاپۆ قسەیەکی نەکردووە کە تایبەت بێ بە تێزی خۆی من خۆم شخصی لە کتێبەکانی ئەوژەدا نەگەخیمە تێزێکی معەن بێژگە لە نەتەوەی دیموکراتی کەناوینەوە تێزێک نبینم کە زۆر ئەوەنە تازەوێت کە ئێمە بتوانین وەکو فکری فەلسەفی تەماشای بکەین کە بێتە جێی گفتوگۆمان بەڵام فکرە لەو کە ئێمە بەڵێ ئێستا من هەر کۆتایی بە قسەکەم بێنم یعنی ئاخری مەبەستەکەم بڵێم دەم بەسەدایە تێگەشتنە حرەکەتی پەکەکە لە تەفگەری ئازادی کوردستان باشترە بڵێن لە ئاستی تیۆریە کەمتر یارمەتیمانەیە بۆی کە تێبگەین چی ئەوزرێت لەو حرەکەت. ئاخر بەرنامەی هەوڕە شەماڵکە کرد لەگەڵ هەوڕە عەبدوڵڵا ساڵحە لە ئاخری بەرنامەکە هەوڕە عەبدوڵڵا قسەیەکی پرسیارەکە دەکرد تۆ لەسەر مەسەلەی ڕۆژاوا کە ئەم هەموو حرەکەتە ئەم هەموو شتە باشیتە ئازادی ژنان قیادەی ژنان بوونی ژنان وەکو عنسوڕێکی فاعلی جدی کاروکو چۆن پیاو هەیە ژنانیشن و حتا لە نەختێکی زیاتریان تێپەڕانەوە کە لە ئاستی قیاداتی بڕیاردەرە باسی ئەوەت کرد کە مەسەن باشە چێتە پێشەوە شوێنی پۆزیتیڤی زۆرتیە و هەوڕە عەبدوڵڵاوتی بڵێ وایە بەڵام ئەمانە سۆسیالیستن ئەمانە ئیش بۆ سۆسیالیزم لەبەرەوە ناتوانین موافق بوون ئەم تێگەشتنە چەپیە لە بینی دوو قەوسان چەپی پێم ئێمە ئەگەر بین هەر لەم حرەکەتەیە کە باسم کردووە مەسەن هاوڕێ نەبەستناوی هاوڕێ عەبدوڵڵا نێنە لەبەرەوەی خۆی لێرە نییە کە داپۆشی بکات لە باسەکەت لەسەر ئەم تێزەیە ئەم تێڕوانینەیە کە پێی وایە لەبەرەوەی ڕۆژاوا سۆشیالیست نیە لەبەر ئەوە هەموو ئەو دەستکەوتانەی کە هێناوێتی و هێناوێتێ پێشەوە ئەوانە شتێکی ئەو تۆ ناکات من خۆم بەش بە حاڵی خۆم قبوڵ ئەو تێڕوانینەم پێ دروست نییە بەڵام من وەڵامم هەیە بۆ ئەو ڕەخنەی توشفەر من کاتان زۆر ناگرم بەستەکەم کەوتم هاوڕە عەبدوڵڵا ساڵح ئێستاشکە ناوێ بمەوە مەبەستم لەوە نییە ڕەخنە لە شەخسی هاوڕە عەبدوڵڵا بگرم کە قسەکانی زۆر بەرحاڵ منطقی و لە زۆر شوێنە ئەتوانین باس بێنەسەر بەڵام هەر ئەو تێگەشتنەی کە عمومان ئەوەی کە هاوڕێ عومەریش ئێستا لەسەر مەسەلەی مقارنەیەک لەبینی چ سۆسیالیزمێک لەوێ گوزارێت ئێستا یەکێک لە ڕێکخراوەکانی ترینە ئەم تەفگەری ئازادیەکەم باسم نەکرد ڕێکخراوی گەنجانیانە ئەم ڕێکخراوی گەنجانە تقریبا لەباری سەربازی و لەباری فکری شەوانەیە ئیستقلاڵەتی چاوەڕێ گرتووە کە بەعزێجار لە ڕۆژاوا هاوەریان لێ هەستاوە ئەڵێن زۆربەی و کارانەی کەوامان لێ کات مەسە ئێمە بە پەکەکە بناسرێن ئەم ڕێکخراوی گەنجانی سۆسیالیستان کە سەر بە حرەکەتی تەفگەری ئازادی نە پەکەکە ڕادیکاڵتر تەواوی ئەو هاوڕێیانەی کە لە ناو گەنجانی تەفگەری ئازادی ئیشەکەن سۆسیالیزم بۆیان قەزەیەکی ڕئیسیە بەڵام میلیتانت قسەکەم بوو من نامێزێت کات زۆر باشە دەست خۆش هاوڕێ لەبەستن تێگەم بەرحاڵ
ئەمەر لە پێشە بدیارە سەرنجمێ وەڵام من لێرە حەزم کردم ڕۆ من پێشکەشکار بم زۆرتر حتمما لەسەر ئەم بابەتە وەڵام من حەزەکەم هەوە کۆمنت سواز نەبەشیان تۆ وەڵام بیتە فەرمو من حتمما بەو تێگەشتنی کە لە قسەکانی نەبەزا هەم بوو سواز نەبەزیان بۆ ڕاستەکەی ئێمە هەر نهاتیم لە ڕووی تیۆر و فکرەوە هەڵی سەنگێنینوانەوە پێشتر بە سیاست دەستان پێکردەوە جۆرە لە ڕخنەکان نەکات تێکەڵەیەکە مەسەرنەوەی کە من ئەیڵێم هەم بەشێکی ڕخنەیە بەشێکی خوێندنەوەی ینی و حتمما وەکمە کەسێکی کە خۆم بە سوسیالیستی زانم حقم هەیە بەڵام ڕخنەیە بگرمانە بەڵام ڕخنەکەم ڕوو خوێندن نیە خوێندنەوەیەکە بۆ تەواوی ئەو تێزی کە بە کۆمونالیزم ناسراوەوە بەڵام ئێمە پێشەوەی بینە سەر ڕخنەی تیۆری ئەمە هاتین سەر رخنەی سیاسی کە وجلان مەسل لەو نامەی کە بە کۆنگری دەناردوێتی بۆ نمونە چی ئەڵێەوە بە حساب لە نووسینەکە هەیە من هەموو بەقتباز من نووسی خۆم نییە بەڵام دەرم کردووە سەکانی ئەوە ئەگرێ سێریکێکە واتە ڕخنەکە پێش شەشتێک لەوانە دوو ئەوەی کە ئەڵەی ئێمە خەریکی ڕخناگرین حتا لە تەسەوری چەپ لەسەر پەکەکە ینی چەپێک کە پێی وایە پەکەکە ناسیۆنالیستە من پێمانی پەکەکە من پێم وایە سوسیالیستێکی ئۆتۆبیەکە و حتا من ئەگەر هاوڕەشەماڵ یەکێ لەو شتانی کە وڵاتە ئەوروپیەکان بەنیا ینی خۆیان زۆر بە گەرمی پێشوازی لە پەیامەکەی وزەرانەکان ئەوەیە کە دەیان جار بە ڕۆژئاوایان و تۆ کاکەی گیان ئێوە خەریکند بزوتنەوەی ئەنارشیستی لە وڵاتانی ئێمە زل بۆ و گەورە بۆنی ئێوە ئەبێت لە کۆڵ ئەمە لە کۆڵ خۆتانکەنەوە ئەم خۆسەری لاوان و بکەنە پەرلەمانەکەی وەکو عراق یعنی یەکێ لەو خاڵانی تریش ئەوەیە کە ئەوان پێشوازیەکەن ئەوەیە کە ئەنارشیزم لە ئەوروپایان بکاو بەپەکەوە و ئەمە هەتا 3-4 ساڵ پێشسە کۆنگرایان 2000 نوێنەر یادەم بکات زۆر لە ئەوروپا و 2000 نوێنەر بنێت ئەمە هەموو خەڵکی ئەوروپی شەپوانە بەرحاڵ مۆزوعەکە ئەوەیە کە هەتا کە باز ئێتە سەر ڕۆژئاوا هەندێک کەس ڕەنگە ڕەفیقانی ئێمە ئاگادار نەبن مەسەلەن هەندێک خطواتی سوسیالیستی تا کە قابلی ئینکاری نییە مەسەلەن تا 1200 دقابان دروست کردو لەو شوێنە بچووکەی کە ناوی ڕۆژئاوا لەو شارە بچووک و دێهات و ئینانەی کە معمەلی بچووک و کارگەی وردی ئێرە و کارگی کێوانە بەڵام 1200 زیاتر ڕێکخراوی کرێکاریان دروست کردو کرێکارانیان هەموو ناوی نووس کردو کردیان بە ئەندامی ئەوانە و خاوەنکارەکانیان ناچار کردووە کە لەگەڵ نەقابەیە عقد بنووسێ بۆ ئەمانە هەموو پەتواتی سۆسیالیستی کە جێگەی شاهینش ئەکرێک گەورەتر کرێ و ڕێفۆرمیستیژیان سۆسیالیستی شتێکی تر ئەزانین چۆنە من ئەمانە بۆنی لێرەیە ئەزانین چۆنە من هاوڕە عمەر سۆشیال دیموکراتی ئەوروپا حیزبێکی بۆژوازیە حیزبێکی کارگەریە بەڵام ئەمانەی کە پێی هەستاوە بە درێژە ئەم شتێک بڵێم بامە لێرە شتێک بڵێم پێم خۆش ڕستمەکەم دیار بێت چونکە ئەم قسێ پێ خۆش لەسەرم حساب بێ بڕیاری هەڵوەشانەوەی پەکەکە زۆرتر لەوەی کە من سەرنجم ڕاکێشێەوەوانە وشەی کرێکارەکەیە زین چۆنە ئەوەی کە لە دوای پەکەکەەوە دروستە بێ ناوی کرێکاری هەڵ نەگرتووە ئەوەی کە لە سووریایە کارەکات و ئەوانە باسی کرێکاری تیانە ئەوەی کە لە تورکیایە دەمپارتیە باسی کارگەری تیانە ئەسەن وشەی کارگەر و ململانی چینایەتی و قسەکردن لەسەرەوەی کارگەر ئەتوانێت کۆمەلگایەکی نوێ بێنێتە بەرهەم و کارگەر نەک بەو معنایی کە بووکچین زۆر ساویلکانە باسی جلی شین و نازانم یەقەشین و ئەوانەمان بۆکە ئەوانە کارگەر بە معنای ئەو ئینسانەی کە خاوەنی هیچ خاوەندارێتیەک نییە مەجبورە لە کۆمەلگایەکە بژی کە لەسەر بنەمای خاوەندارێتی تایبەتی دروست بووە ئەم ئینسانە غەریبی هەیە ئەلینیشنی هەیە نامۆیە بەم کۆمەلگایەوە ئەیەوێ و هەوڵەدام کۆمەلگای سەرۆبن کات و هەڵی جێڕێتەوە ئەمە ئەسڵی تیئوری مارکسیستیە سەبارەت بە خەباتی چیناتی ڕوتی پەکەکە ئەوەی لە سووریا ڕووەدا سەرباری هەموو شتێکی باش ئەیکەن و ئەوانە ئەمە ڕوتێکی بۆژوازیە سۆشیال دیموکراتی ئەوروپا زۆر زیاتر لەوەی کردو کە ئێستا پەکەکە لە سووریایەکە هەموو اقتصادی سوید لەسەر ئەساسی کۆلێکتیڤ ئەفڵ و بڵێ ئیتیفاقی دەستە جەمعی لە بینی کارگەران و لە بینی بووە بەڵام مێژووی ئەمەش
مێژوی ئەمەش مێژووی ئەم کۆلەکتیڤیزمەی کە لەناو هەتا ناو سوسیال دیموکرات و ئەوروپاوانە هەیە مێژوەکەی سوسیالیستیە یعنی ئەمە ئینکاری ناکرێت بۆژازی من ناهێنێ بۆژازی ئەوە هێنێ من نەموتوە تۆ ئاخە ئێمە خەریکی نەچینەوە سەر قاڵبدانەوە لە شت ئێمە ئەڵێن ئەم مێژووە کە سوسیال دیموکراتی شێتی تۆ ئێستا پێمان وایە من و تۆش پێمان وایە حرەکەتی بورژوازین و لە چوارچووی سیستەمی سەرمایه‌داری ئیشەکە ئەم شتانی کە هەتا کۆمۆناڵ هەڵبژانی کۆمۆناڵی ئیداری جەمعی ئەمانە هەمووی ئایدای سوسیالیستی بوون قەوی بوون و دەوتە کاڵ بوونەتەوە ئەمەشی کە هەیە لە ڕۆژاوە هەمان ئەمەیە بەڵام ئیتر کەمە کورتە سوزانم ئەکرا ڕخنەی لە بگیرێتوانە بەڵام من ناتوانم ئەمە حرەکەتێکی بورژوازی ئەگەر چی لەناو ڕۆژاواشە خەریکە دەوڵەمەند دروستە بێ من بۆیە هەر لە ئەخیرەکە دەیان دەوڵەمەند دروست بووە من بۆیە هەر لە ئەخیری باسەکە باسیەوە کردووە کە ئەم تەسەوری کە بۆ کۆمەلگە هەیەەوە بۆ هێنانەدی دادپەروەری هەیە لە کۆمەلگایە تۆ ناتوانانی بەبێ سڕای تەبەقی ئەمە بریتە پێشەوە ناتوانانی ئەمە لابێت چونکە داینەمیزمی گۆڕانی کۆمەڵاتی هەر ئەمەیە یان تۆ خەریکی داینەمیزمەکە ئەخەیتە ئەولاوە بۆیە ئەم تەسەورە ئەگەر لە کورد ماوەشە ئەگەر حتا بشتوانێ مەسەلەی مافە دیموکراتەکانی خەڵکی کوردستان لە تورکیا چارەسەرکە بۆ ئایندەیەکی تر دیسانەوە سەناعەت تەبەقیەکان هاتووە بەناوچەوانی خۆیان ناچار یا سەرکوتیکە یا ئادەشتێکی لە بکات چونکە ناتوانێت دەرچێت لەم بینە لەم حرەکەتە زانی چۆن لەم داینامیزمی کە لە کۆمەلگایە هەیە دقیقاً ئەو ململانیانە ململانی بنەڕەتی واقعین هاڕێ نەبەزەتەیە بەشدا بفەرمە من قرار بود 2-3 دقیقه قسە بکەم بەڵام ئەگەر شێشە نییە فەرموو نابم بەبار بەسەر بەرنامەکەەوە بعد 2-3 ئەگەر هاوڕیانی تریش بیانێ من پێ خۆشە ئەم نیقاشە بکرێتەوە باسە بکرێتەوە ڕەزا و سووکە نەبەزیان ڕەزا و سووک عمەرنانی نەخوارد و زۆریشی لاکە بەڵام بەرحاڵ فەرموو بەرحاڵ ئێمە یعنی دوێنێش هەر لەم ناقەشەیەکە بووین لەگەڵ هاوڕێیانی کۆمونیستی خۆمان لە باشوورە لەگەڵ چەند هاوڕێیەکی ترە دەربارەی مەوزوعە زانچی وەختی باسی مەوزوعاکەین ئەسپێکتی زۆرە با بڵێن ئەبعادی زۆرە یعنی ئێمە یعنی هەبووە لە بدايەتەوە باسم کرد کە ئەم حرەکەتە ئەتوانین ئەبعادی جیاوازەوە باسیکەین و ئەو بۆی بتوانین منصف بین یەک لە ئەبعادەکانی بگرین دەوانێت باشتر ئەوە بێت یەک لە ئەبعادەکانی بگرین و تەواوی باسی بکەین و تەواو بکرێت و ئینجا بچینە سەر بەعدێکی تر يعني من ناڵم ئەمە شتێکی ئەوە کۆسمۆپۆلیتانە ئەوە شتێکی گەورەی تاریخیە کە دنیای داژی کردو دەبەرەوە ئەبعادی زۆرە بەڵام ئەی بینین یعنی بە مقارنە بە منطقەی کە هەمانە و لە ئاستی عالەمیشە لە حرەکاتە شۆڕژگەڕەکانی کە تاکو ئێستا لە دنیا ئەگەر مابێتن ئەم حرەکەتە ئەم ئەبعادانە ئەم ئەسپێکتانەی بە دەوری خۆیان دروست کردو یەکێ لەوانە ئەوەیە کە خودی ڕێکخراوی پەکەکە لە ناو تەفگەری ئازادی کوردستانە چەند جار خۆی هەڵوەشانەوە چەند جار خۆی هەڵوەشانەوە هەر بۆی کە بتوانێت ڕێگاکان بکاتەوە پەنجەرەی دەرگای تر بکاتوانێت بۆی کە بتوانێت سیاسەتی تیا بەردەوام بکەوە ئێوە هەمووتان نەزانن جۆگرانی شەزانن کە ئەم مەسەلەیە تاریخێکیەوە دوور نییە چەندەها جار پەکەکە خۆی هەڵوەشانەوە ئێستا شەر ئامادەی ئەو کارە بکات و پەکەکە ئێساس پێداگرێت لەسەرەوەی کە ئەو کارە بکات بە شەرتێ بەسیط یعنی تقریبا ئێساوای لێ هاتووە ئەگەر ئێمە لە قسەی قندیلەوە کە ئەو هاوڕێیانە قساکەن تقریبا تاکە شەرتێکە هەیە بۆی پەکەکە هەڵوەشێتوانە سەرگاپۆ بەربدرێت ئازاد بکرێت بۆی ئیشرافی ئەم هەڵوەشانەوەیەک چەکدانانەکە یا تا ئازادانە بەشداری کە ئازادیش نەکرێ ئازادانە بەشداری کۆنگرەکە بکە جا ئێشتا تەقلیلێکی تریشەوە مثلا ئێمە خۆ مثلا مەجموعە شەرتی تریش نابیستین کە بڵێنە بێت کوردوا بێت مثلا بەحسێ لەسەر بەڵام ئەمەی پەکەکە ئێستا بۆ بە حاڵەتێک کە تۆ ئەتوانی مەسەرەن بە تایبەتیەوەی پێشتر ویسمان باسیکەین کە مەسەن ئەو حاڵەتە لە ئەبعادی تایبەتی خۆیان لە هەر بەعدێکە قسەی لەسەرکەین بەڵام ئەو نمونەی تۆ ناتەوە هاوڕەشەماڵ کە ئەو کۆمینە یعنی پێشەوەی کە باسی ئەو هینە بکەم ئەو مقارنە بکەم کە من پێم وایە جێی باسە یعنی کە تۆ کردە لە بینی ئەوروپا و ڕۆژاوە لە بەحسی کۆمینالیزمە مەسەلەکە ئەوەیە کە ئێستا تەواوی چەپی باشووری کوردستانی خۆمان يعني مثلا لە کۆمونیزمی کرێکاری حرەکەی کۆمونیزمی کرێکاری مثلا باسی شوراییەکە وانە بەشێک لەو برادرانی کە مثلا لەگەڵ حرەکەتی کۆمونیزمی کرێکاریان نەماون باسی دروستکردنی کۆمینەکانەکەن مثلا
هەر خۆت هاڕە شەماڵ مەسەن بۆ خۆت لەو بۆ چوونەتەیە کە ئەبێ لە گەڕک و لە شوێنی کار و لەوانەیە کۆمیناڵەکان دروستکە ئەمە ئێستا پەکەکەش بەش ئەمەی کردووە لەو شوێنەیە کە بۆی کراوەکە ڕۆژاوە ئەمەی کردەوە ئیدعاشی هەیە لە هەر شوێنێکی کە بتوانێت ئەو فرسەتە تاریخی بێتەوەش هەمان کاک بەڵام ئەو مقارنەی بینی ڕۆژئاوا و ئەوروپا هەمیسانەوە بەحسە لەسەر سیاقی تاریخی ئەوروپایە کە توانی کۆمینالیزم دروستکە بە تایبەتی لە ئەسکەندناڤیا کە تاکو ئێستاش سویسرا بەڕێی من نوعی هاوژیانێکە لە سویسرا هەیە و دەستورەکەی لە وڵاتەکانی هەموو دەوڵەتەکانی تر باشتر حتا لە ئەسکەندناڤیاش شکلی کۆمیناڵێکی و حکومڕانێکی ئەڵمانیا شەر تەقریبەن وایە لە زۆر شوێنی تراوە بەڵام ئەمانە سەدەها ساڵی ڕابردوو بە پشتبەستن بە مارکسیزم پشتبەستن بە حرەکەی نەقابی پشتبەستن بە خەباتی چینیگرەکە لە وڵاتانەیە هەموو شتەکانی تریان لەدەستدا ماوەتەوە ئەمەی کە ئێستا بەم شێوە شکڵی کە هەیەی لە ئەوروپایە ماوە بەڵام لە ڕۆژاوا ئێمە لە 2011 دەستمان پێ کردووە کە دوێنێ يعني مثلا إما لولاتك أو كبيرن ديفلوبمنت مثلا سال لولاتك يوكو السويدا يا لولاتك يوكو سويسرا وألمانيا كباسي كوميناليزم كريت أو كوميناليزم يكمل لخي ألمانيا لا الرجاوة للرجاوة كوميناليزم كنزيكتر لواقعية سوسياليستية والبروي هر باشترين نمونية كمان بحتما دولة من يتعدو سبب حتما دولة من خلشي شي دولة من يتعدو سبب بلام أو دولة من أو كسنية كأبي بملياردير وكسيش كنعني بيخو نيونري أساسيال هي لوي خەڵک تاجرە ئاسیا ساڵی بردووە بۆ ئەوێ کۆڕێکی بردووە بۆ ئەوێ خەڵک تەلەفۆنەکەات و قازانجەکەیەچێتە جیفانیەوە تجارەتی نەوتمان هەیە تجارەتی خواردن و هەموو ئەو شتێک کە کۆمەلگایەک پێویستێتی و لەگەڵ پارتی شایک لەگەڵ باشووری یعنی بەشێکی زۆری لەگەڵ باشووری کوردستانە و ئەمە پێویستی بە سەرمایە بەڵام لە ڕۆژئاوا تۆ لە ناو دام و دەستگای دەوڵەتی و حیزبی و مؤسساتیە کەسێک نادۆزیتەوە معاشی $4,000 بێت و یەکیش معاشی $400 فەرقێکی گەورەترین فەرقێکە هەیە لە بینی ئەم معاشانە $400 لەبەرەوە ئەم سیاقە تاریخە مهمە ببەستمەوە فەرقەکەی بینی ئەوروپا و ڕۆژاوا کە ئەمە ئەو نییە هەمیسانەوە بێت لە سیاقە تاریخێکی زانین چۆنە بن لێرە شتێک بڵێم لەبەرەوەی بەشێک لەو قسانە وەڵام بوو بە من بەش بە حاڵی خۆم ئەوم پێ باش نییە کە یاوە تا ڕۆژاوات قوبول بێت و بە هەموو شێوازێک و ئەوانە لەگەڵی بیت و ئەوانەیەوە تا کە ڕەخنە لەگەڵ کردی تر دژنایەتی بکەیت زانی ئەمە ئەکەوینە بینی ئەم دوو اختیارەوە کە من هیچ شیانم پێ قوبول نییە ئەزمموی ڕۆژاوە ئەزممونێکی پێشڕەوە لە ناوچەکەیە زۆر بەر لە ئێستاش و بەر لەوەی کەوا قەسەد و ئەوان بتوانن ئاوا دەرکەون و لە بەرامبەر ئیسلامی سیاسی لە بەرامبەر تروریزمی ئیسلامی ناو دیمەشق بەم هاوێستە توندەوە ڕابوەستن و قوبوڵی نەکەن کە دەوڵەت بۆ جوێری لێبێکە ئیسلامیەکان ئەیانوێت زۆر بەر لە مەژێمەمان بینی و زانیمان و دەستخۆشانەمان کردو پشتیوانیمان لێ کردو نشی بۆمان کراوە هیمان کردو ئەمە لە جێگایەکە بێت دابنین بەڵام بەم معنایە ئەمە ناکاتە ئەوەی کەیتر دەواازێ ڕەخنەش دابخین بەداخۆزای چۆرپەکەکەیەکێ لەو شتانەی کە ئێمە زۆر ملاحەزەیەکەم تایبەتی لە باشوورە ئەمەە وردە پاسۆکی پێوە نیشتۆتەوە وەکو مێش و ماگەس وردە پاسۆک و ئەوانە هەر باسی بکەی باسی ڕات و ئەی ئاپۆ ئاوا و ئەی تۆ دەجار چییە زانی تو ئەوەنە کتێبی دووسیوە و لێ دەکەن بەئی کە تۆ ناوێت دەستی بۆ بەری ئەسڵان تۆ چۆن ڕەخنە لە ئاپۆگری ئەم دینە شێوە گەورێن ئەزای ئەم اینجا باسی کوردایەتی و کورد ئاوا و پەکەکە کووردە و پەکەکە خۆیڵە من کوردایەتی ناکەم وازی لێنا نا ئیلان و بیلان تۆ کوردایەتیەکە ئیلان و بیلان تۆ بۆ یبترین حیزبی کوردایەتی با بەوانە ئەمان هینیە جا بەستمەوەی چۆنە ئێمە ئەزانی هەربێ لەگەڵ هەرمێ و سێ و لەگەڵ سێوا بەراوردکردوانە لەو جێگایە قسە لەسەر ئەزمونونەکەیە هەموو شتە پۆزیتیڤەکانی دەستنیشانەکەین و منیش هاوڕێی ئێوەم هاوڕای ئێوەم لەوەی کە عومەر لێ دروستەوەی توێڵی دروستە پێشڕەوی زۆر کراوە ئەمانە و پشتیوانی لێکن بەڵام باسەکە نێتە سەر ئەوەی ئەمە ئەو سۆشیالیزمێ بە خەبات ئەمە ئەستی قسەکەی منە ئەو قسەکەی من نکرابێت من هیچ مەبەستێکم لەو جۆرە قسانە نییە و مقارنەکەی تۆش هاوڕێژ هەماڵ مەبەستمەوە نییە کە خوا نەخواسە قسەیەک کەم کە بڵێم تۆ لە ئەزمونەکە
شارەزاییانە ینی مەبەسمەوە بۆ چوونێکە ینی مەبەسمەوە فەرقی بینی ئەزمموی کۆمیناڵیزمی ئەوروپا و مقارنەکردنی بە ڕۆژاوە بەڕێ من هەمیسانەوە بچینە بۆ سیاقە تاریخەکە بۆی کە تێبین چۆن چۆنی باشە هاوڕێ ئەمەر من پێم خۆشە دوا قسە هی تۆ بێ لە بەروی بەرنامەکەمان نزیکەی سعات و چارەشێکە قۆلمان کردبوو سعاتێک بێ هاوڕێ نەبەزیشان لەگەڵمانەوە دەستی خۆش بێ ئەگەر دواوتە تێ سەبارەت بم باسە قسەیەکە نەمان فریان نەکەوتبین چینە سەری یا پرسیارێک نەمان کردبێ نا من هەر تاکی لەواکەمەکە ئەوەی کە ئێمە ڕخناگرین و لەگەڵی شەخاڵ ئیجابەکانی نیشانەکەین یانە بەڕێی من ئێمە توانیمانە کە تەسەوریکی تر دەین لەسەر خودی پەکێتەوە لەسەر ئەوەی کە پەکەکەت چیەوە مێژۆکەی چیوە چۆن گۆڕانکاریەکانی لەخوایین کردووە بەڵام ئەمەی تر جێگەی من حەزم نەکرد ڕاستەکەی بچینە سەر ڕۆژاوا چکە ڕۆژاوا بۆ خۆی شتێکی ترە مەسەلەن بەحسەوەی کە پەکەکە چۆن لەسەر بۆ پەکەکە سەرهەڵەیە بۆ پەکەکە بێتە هێز ئەمە هەر بەحسێکی بۆ خۆی بەحسێکی گەورەوە تەسەوری ئەو کۆمەلگەی دیموکراتی و کۆسەری دیموکراتی مەسەن لە چۆ هاتووە چۆن ئەلیشێ بە خەڵکەوە لە کۆمەلگەیەکی وەکو جەزیرەیە ئەمە عشاری پیاوی لە چۆن جێ خۆی کاتەوە ئەمانە هەمووی بەحسم کاتێت بەڵام ئێمە هەر لەسەر زیاتر لەسەر گۆڕانی پارەدایمەکانی پەکەکە بووە و سیاسەتی کە ئایا ئەم سیاست ئەم نامەی و جەلان کە هاتووە لە چۆ هاتووە ئەو تەسەوراتانی کەتیاتی لەسەر پێکەوە ژیانی دیموکراسیانە و کۆمەلگەی مەدەنی لە کوێ سەرچاوی گرتووە کە ئێمە ڕێگەکەیمان جێڕایە بووین بەڵامی تر بەڕێی من ئەبێ ئەمە پەکەکە بخرێت ژێ بکنەوە و بەڕێی من بەڕخنەژە چێتە پێش خۆ بێ پیان خۆش بێت حاڵ شتێک نییە من هیچ قسەیەکی تر نیە شەماڵگیان بار حاڵ بەحسەکە هەیە و شتێکەیە و دەستخۆش من دووبارە دەستخۆشانە لێکەم بە وتارەکەت وە بۆ ئەم باسانی کە لێرە کردمان زۆر سپاسیش بۆ نەبەست کە بەشدارمان بوو باسەکەی گەرم و گورتر و بە پێستر کردی بەرحاڵە وتاری تۆ بەهەمێتەکەی لەوەیە کە مەوزوعێنە و بابەتیانەیە لەگەڵەوەشا کە ئەو بە مجموعەی مستەلەحاتی جایزوانە مامەڵی دۆخەکە ناکە دەچێتە سەر هەڵسەنگاندنی پاشخانی ئایدۆلۆژی و فکری و تیوری ئەو موازیانە پێم وایە ئەم دەواازەیە بکرێتەوە باشەوە ئەم جۆرە ڕخانە بێگیرە باشە ئەم گفتوگویانە بکەین باشە لەوانەیە هەڵە بکەین لەوانەیە ڕاز لێبین چەپ لێبین بەڵام ئەمە ئەو جێگایە کە توانێت شتی تازەی لێ بەرهەم بێ نەک یا چەپڵە لێدان یا دژناتی کردن یا بڕوخێ یا بژی لەمانە ببینەوە ئەزمونێکی واقعی ژیانی ئەم منطقەیە ژیانی خەڵکی ئەم منطقەیە خستۆتە ژێر سێبەری خۆیەوە ئەبێ من بە نظری اعتیبار وەربگرین وە قسەم قبوڵە کە پەکەکە تەنها گروپێکی بچکۆلە نیە و ئایدۆلۆژیایەک نییە یەک جوڵانەوەی فراوانی کۆمەڵایەتی گەورەیە لە 3 وڵاتە لە 4 وڵاتە ناکرێت هەر ئاوا بە تیوریەوانی کێ بەڵام پێویستەکایمان باسانە بکەینەوە دەستان خۆش بێ دەستی تۆ خۆش هاوڕێ عومەر دووبارە بۆ وتارەکە نووسی لە کات وساتی تریشا لەسەر ئەم بابەتانە و بابەتی تریش بەرنامەمان پێکەوە کەناڵەکەتان دەوڵەمان کرد دەستان خۆش بێم شەو بەڵێ عزیزان و خۆشەویستان بە نەبوونی هەر وێنەیەکی شەوە ناچارم بەم شێوەیە ئەم بەرنامەی ئەم شەومان تەواو بکەم کێشەیەکی تەکنیکی هاتە پێشەوە کە ئومێدوارم لە داهاتوە بتوانم چارەسەری بنەڕەتی بۆ بدۆزمەوە تا بەرنمەیەکی تر و دیدارێکی تر و باسی تر و بەرنامەی تر لەگەڵەوەی ئازیزە یەکەگرینەوە هەموو ئێوەی ئازیز بە شادی و کامەرانی هەست بێت شەوتان یا ڕۆژتان خۆش لە هەر شوێنێکە هەر بژین